خی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست کە کۆمەڵک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سپاس شەیدا بەیانی باش. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کتێبە کە یونسکۆ لە 23/4/1995 بۆ ڕۆژی جیهانی کتێبی دیاری کردووە. سەر لەبەری تەوەرە و بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆشمان باز لە گرنگی و بایەخی کتێبەکەین و کتێب چ ڕۆڵ و پێگە و گرنگێکی لە ژیانی ڕۆژاماندا. تەوەری یەکەمی بەرنامەکەمان گرنگی و بایەخی کتێب بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی نووسەر و مامۆستای زانکۆ. تەوەری دووەمی بەرنامەکەمان ناوەندەکانی خوێندن و مۆدێلگەرایی بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر عادل شێخانی نووسەر و مامۆستای زانکۆ، هەروەها 8 قوتابی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لێرە میوانن تا باز لە گرنگی خوێندنەوە لە قۆناغی زانکۆدا و لای خوێندکاری زانکۆمان بۆ بکەن و پرسیارەکانیان ئاراستەی میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان بکەن. هەروەها تەوەری سێمیشمان بریتە لە بەهرە و شێوازی خوێندنەوە لای نابیناکانی کوردستان کە خوێنەرێکی نابینا میوانی بەرنامەکەمانە بەڕێز شانە و پێشڕە و پارێزەر و خوێنەر و نووسەر. ئەمە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بوون. بەڵێ دەستخۆش ڕاز بەڵێ خۆشەویستان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارەچەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 17 پلە دەبێت و نزمترین پلەش 6 پلە دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 14 پلە دەبێت و نزمترین پلەش 1 پلە دەبێت. لە دهۆک بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 5 پلە دەبێت. لە کەرکووک بەرزترین پلەی گەرما 18 پلە دەبێت و نزمترین پلە 8 پلە دەبێت. لە هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 4 پلە دەبێت. لە ئیدارەی گەرمیان بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت، نزمترین پلەش 9 پلە دەبێت. لە ڕاپەڕین بەرزترین پلەی گەرما 13 پلە دەبێت و نزمترین پلەش 4 پلە دەبێت. بەڵێ بەڕێزان وەک هەموو ڕۆژ و هەموو کات دەچینە لای ئەو مێژوو پێژاتە گرنگانەی کە لە 23/4 هەموو ساڵێک لە مێژوودا ئەوانەی کە بۆ ئێمە گرنگن ڕوویانداوە. 23/4/1949 هەرەسێنان و ڕۆخان و کۆتایی هاتن بە دەسەڵاتی دەوڵەتی ئەمەویەکان کە دوای خەلیفەکانی ڕاشیدین و ساڵی 40 کۆچی جەڵاوی حکومڕانی موسڵمانانیان گرتە دەست و چەندین پیاوی بنەماڵی ئەمەوی بوونە کەسی یەکەمی دەوڵەتەکە و داهێنەری یەکەمی حکمی پاشایەتی و پشتا و پشتیش بوون لە مێژووی ئیسلام و موسڵماناندا. یەکەمین کەسایەتی دەسەڵاتی ئەمەویەکان معاوی کوڕی ئەبوو سوفیان و کۆتاهەمین کەسیشیان مەروانی کوڕی محەممەد بوون. 23/4/1616 کۆچی دوایی نووسەر و شاعیر و شانۆ نووسی ئینگلیزی ویلیام شکسپیر. 23/4/1823 لەدایکبوونی سوڵتان عەبدولمەجیدی یەکەمی سوڵتانی عوسمانیەکان. 23/4/1962 کۆچی دوایی نووسەر و ڕۆشنبیر و مامۆستای دڵسۆز نەجمەدینی مەلا لە ناو حوجرەکەی خۆیدا لە شاری سلێمانی. نەجمەدین مەلا لە شاری سلێمانی و لە پێناو نەهێشتنی نەخوێندەواری و بڵاوکردنەوەی خوێندەواریدا خوێندنگەیەکدا دەمەزرێنێت و ناوی لێدەنێت کەشتیەکەی نوح. لە پاڵ خوێندنگەکەشیدا شوێنێکی بۆ فرۆشتنی کتێب و ڕۆژنامە و گۆڤارەکانی ئەو سەردەمەدا دانابوو کە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە هۆشیارکردنەوەی خەڵک و هەر بە تەنها خۆی و لە حوجرەی متەوازیعەکەیدا 7000 کەسی فێری نووسین و خوێندنەوە و خوێندەواری کرد. ئەمڕۆ کە هاوکاتە بە ڕۆژی جیهانی کتێب ڕێز و سەڵاو دەنێرین بۆ گیانی پاکی کتێب دۆست و ڕۆشنبیری ناودەری گەلەکەمان مامۆستا نەجمەدین مەلا. 23/4/1995
لەلایەن ڕێکخراوی یونسکۆ بە ڕۆژی جیهانی بۆ کتێب دیاری کراوە و لەو ڕۆژەدا چەندان چالاکی لە بواری کتێب و کردنەوەی پێشانگەی کتێب ئەنجام دەدرێت. وەڵە بەڕێزان ئێستاش پێکەوە دەچینە لای چەند دیمەنێکی جوانی بەهاری وەرتێ کە هاوکارمان ئازاد ئۆمەراوی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبێت. وەڵە خۆشەویستان هاوکارمان ڕیاز ڤیدیۆیەکی لەسەر گرنگی کتێب بۆ ئامادە کردوین فەرموون بینەری ئەو ڤیدیۆش بکەین. هەر وڵاتێەوە هەر ملەتێوە زیندە و سەرزیندە ئەگەر گەرتا بشناسی جەڕا و کتێبەکاشەوە کتێبخانەکاشە بشناسیش هەر شارێەوە لوای و ئەگەر زانا ڕێژەیەوە فرە کتێبورەشی وە کتێبخانێ و عالش چەنەن بشو دڵنیابی کامیلەتە زیندەن و پەنەیاوان داخەممەشە لا ئێمەوە چامنەنیە لا ئێمەوە کتێبخانەکێمە فرە کەمتەرین جە چایخانەکامە پیشانگا و کتێبی گەرچی شێوازەکەش هەرجە ئەساسەوە غەڵەتە بەڵام چەندیانەیت پێی ئانەیە کە خەڵکی ئاشناکەرەوە پێی ئانەیە کە خەڵکی هانی بدا پێی وانایۆ کتێبی یا کتێبێەوە کە ئەگەر دەست نەگن و چێگە ڕەنگا بۆ دەستشگن و ئینە چێوەوە خاسە ساڵانە کردیەوە بەڵام بە سیما و بەرپرەنسیپێەوە جوانتر چونکە تۆ ئینایجە وڵاتەوە نەپەنەماچی کوردستان کتێب ڕۆڵێکی زۆر باش دەجێڕی لەسەر ئەوەی کە خەڵکەکان مسەقف بن زیاتر ڕۆشنبیر بن ئێستا زۆر پێم خۆشە و معرەزانە لێرە دەبتەوە کە ئەو خەرکە ئەو ها بزۆری دێ بەڕاستی ئەوە مای دڵخۆشیە خەرکەکان لە ڕێگەی خوێندنەوەی کتاب مسەقف دەبن ڕۆشنبیر دەبن فکری زیاتریان لە بۆ دێ لە بۆ ژیانی خۆیان هەتە تەسیریان لێ بکات و لە کاروباری ڕۆژانەیاندا بەکاری بینن قسەکە جوانە ئێستا ئەوەندەی هاوسەرگیری دەکرێ ڕێژەکەی زۆر کەمتر لەوەی کە جیابوونەوە زۆرە بەڕاستی کتێبخانە هەم جوانە لە ماڵی هەبیت لایەکیتن کتێبی دانەی و هەمیش ژیانی خۆشت جوان دەکات نەک هەر منزەری ناوماڵەکەت ژیانیشت جوان دەکات کتێب. باشترین دلیل لەسەرەوەی یعنی ئەگەر تەماشا بکەین بریتێلەوەی کەوا یعنی تا ئێستا هیچ شتێک جێی کتابی نەگرتووە ئیلا شتێک نەبیەکە و ئەتەرنێت و ئەو شتێ زۆر زاریوێ ئەوش زۆر لە خوارەوێشتی زۆر بێسوود و بێ منفعەتی تێدا کە ئینسان زۆر زاری واه بە شێواز و ئاقارێکی وەی دەبا کە شتێک سوودیشی هەیە بەرەو لاڕێی دەبا بەڵام ئەوەی بەنسبەتم گرینگە بەڕاستی ئەو کەسەی لەگەڵ ڕۆحی کتاب تێکردنەوی نازانی کتاب قیمەتی چەندە ستۆ برادەرە ستۆ دۆستە چەند فائیدەی لێ دەکات فکرێ چەندین کەسی دوور لی نێزی دەکات و دەهینتە ناو ماڵەکەی و لەگەری دەمینێت و هەر جارە دووبارەی دەکات و سوودی ئیستیفادەی لێ وەردەگری بەڕاستی.
دنای نووسەر بریتە لە کتێبێژی تر هەموو شتێکت پێ بەخشێ هەموو شتێکت پێ بەخشێ یعنی ئەوەی ئاشنای کتێب نەبێ ژیانی تاریکە ژیانی کۆڵەواریە. کتێب دەورەی گرنگی لە ژیانی مرۆڤدا هەیە بە تایبەتی لە دەوڵەمەندکردنی پاشخانی معرفی و لە چاوکراوەیی تاکەکانی کۆمەلگادا و لە بەرەو پێچوونی کۆمەلگا و لە گەشە و بڵێن سەرکەوتنی کۆمەلگادا لە یارمەتیدان و لێکتەگەیشتن و خزمەتکردن بە باری مرۆڤایەتی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەمڕۆ 23 ڕۆژی جیهانی کتێبە. سوپاس بۆ خۆی کە کتێبی بۆ خۆی هەڵبژارد وە کتێبیشی کردە جوانترین دیاری بۆ بەندەکانی و ناردی بۆ پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و یەکەمین وشە و یەکەمین دەستەواژە و یەکەمین ئاەتی ئەو قورئانە پیرۆزەش بریتی بوو لە ئیقڕا واتە بخوێنن ئەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لە گرنگی و پێگە و بایەخی کتێبەکەین. پێم خۆشە پێتان بڵێم ئیسلام و ئافرەت و ڕەواندنەوەی چەند گومانێک، قورئان و گفتوگۆیەک لە پێناو ئازادیدا، بنیادە سیاسیەکانی ئیسلام، هەروەها ئیسلام و ڕاماڵینی ستەمکاری، ئازادیان تۆفان، خەلیفەکانی ڕاشدین لە نێوان جێنشین بوون شەید بووندا، ئەمانە بەرهەموو نووسینی یا بەشێک لە نووسینەکانی بەڕێز دکتۆر فاتح محەممەد سەنگابی کە میوانی بەڕگە و تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. دکتۆریان زۆر بەخێربێی، سپاس بۆ ئامادەبوونت، پیرۆزبایی ڕۆژی جیهانی کتێبت لێ یەکەم. زۆر زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش، دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامە. زۆر بەخێربێ. ئەفۆکا دکتۆر سەرەتا پرسیم بزانین ئێمە بۆچی بخوێنینەوە؟ ئایا خوێندن چی لە ژیانی مرۆڤ دەگۆڕێت؟ بەڵێ، بە ناوی خوای گەورە، دیارە خوێندنەوە وەکو پرۆسەیەکی گرنگ کە برەو بە معریفەوە بە مێشکی مرۆڤ بە توانەکانیە داوە، توانین بڵێن ئاسۆیەکی گەورە لە بیر و زەین و زەینیا دەکاتەوە و دەیبا بۆ جیهانێکی تر، جیهانێکە فراوانتر لەوەی کە مرۆڤ ئاسایەکان تێیدا دەژین. بۆیە ئەتوانین بڵێن خوێندنەوە وەکو پرۆسێک بەدەر لەوەی کە خوێنەوەکان چ جۆرێکە، جۆرێکە لە برەودان بە عەقڵی مرۆڤ و گەشەکردنی مرۆڤ لە زۆر بواری جیاوازدا، ئیتر ئەو کاتە بەپێی ئەو بوارەی کە تایە سەرقاڵە، بەپێی ئەو بوارەی کە جێی ئیحتیمامێتی مرۆڤەکە ئەبێ بە کەسێکی تر و ئەبێتە هەڵگری مەشخەڵێکی جیاواز لە ناو ئەوانی ترا لە ڕێگەی ڕۆشنکردنەوەی زۆرێک لەو تاریکیانەی کە لە ناخی مرۆڤ هەیە، لە ژیانی مرۆڤ هەیە، لە دەوروبەری مرۆڤ هەیە. بەڵێ دکتۆر، جیاوازی کەسێک کە بە بەردەوامی کتێب بخوێنێتەوە لەگەڵ کەسێک کە نەخوێنێتەوە، ئەو جیاوازیە چییە؟ من حەزەکەم سەرەتا شتێک هەیە بیڵێم، ئەوش ئەوەیە زۆر جار ئێمە کە باسی خوێندنەوەکەین تەنها ڕووە ئیجابیەکەی، یعنی هەر کە باسی خوێندنەوەکەین ئیتر ئەو کەسە بڵی هەموو دەگا بە هەموو شتێکی باش، دەگا بە کردنەوەی هەموو دەواازە چاکەکان. خۆی لە ڕاستیە ئێمە باسی گرنگی پرۆسەکە ئەەکەین کە خۆی لە خۆیان زۆر گرنگە و پێویستە و بۆ گەشەکردنی وەکتم بیر و ژیری مرۆڤ بۆ گەشەکردنی شارستانیت بە شێوازێکی گشتی گرنگە. بەڵام هەر کتێبیش ئەکرێت بە جۆرێک لە جۆرەکانی تر، وەکو چۆن دەواازەی باشەکاتەوە و دەواازەی خراپیش بکاتەوە، چۆن ڕێگەیەکە بۆ ناسینی بیر و بۆچوونی بەهێز و بەتوانە بەسوود بەڵێن لە هەمان کاتە ئەکرێ کتێبیش خەڵکێک سەر لێ بشێوێنێ و ئەفکار و بیر و بۆچوونی بگۆڕێ. مەبەستم بۆیە بڵێن خوێندنەوە خۆی لە خۆیان پرۆسێکی زۆر گرنگە. چ جۆرە کتێبێک بەسوودە کە ئەبێ ئێمە بخوێنینەوە؟ یا خوێنەر چۆن ئەو پۆلێن بەندێ بکە بۆ کتێبە باش و خراپەکان یا بۆ بۆچوونە باش و خراپەکان. بەڵێ، دیارە ئێمە جارێ وتمە پرۆسەکە پرۆسێکی ئیجابیە و ئینسان بە خوێندنەوە بەردەوام هەستەکە هەم وەکو کاتی خۆیڵێن باشترین هاوڕێ کتێبە، فعلەن باشترین هاوڕێ کتێبە. ئینسان هەر بە ئەوەی کە دەخوێنێتەوە هەست بە گەورەبوون ئەکە، هەست بە فراوانی ئەکە، هەست بە وەکاتکەوە دەرگای نوێی لێ ئەکرێتەوە، دەرگای لیۆنی ئەکرێتەوە. ئەو کاتە بۆ باش و خراپی من وازانم ئینسان سەرەتا جارێ هەر ئەوەی کە خۆی ببێتە کەسێکی خاوەن توانە لە بواری معرفیە، لە بواری
بوارە جۆرە جۆرەکانە ئێمە خۆمان نزانین ئەگەر ئینسان دەست پێ بکە سەرەتا شەر نییە بوارێکی دیاریکرا و وڵی دەستنیشان بکە ئەبێ بە فراوانی بخوێنێتەوە لانی کەم بۆی تۆ ئەگەر باش و خراپەکان بەچی جیاکەیتەوە بۆی کە کۆمەڵەشتی جیاواز بخوێنیتەوە کۆمەڵشتی جۆرا و جۆر بخوێنیتەوە دوجار بەپێی ئیمکانیەتی کەسەکە توانای کەسەکە ئەو پۆلن بەندی بۆ دروستە بێچی پێویستە بۆ ئەو چی گرنگە چ شتێک بڵێ ئەتوانین بڵین بۆ ئەو باشترە ئەتوانێت دەوری تیا ببینێ ڕۆڵی تیا ببینێ باش و خراپ لە دوای ئەتوانین بڵین کاملبوونی معریفەی ئینسانەکە یان بەرەو کەمالبوون و بەتوانابوونی کەسەکە ئەتوانین تحدیدی ئەوە بکە بەسم ئەوە بوو کە هەموو ئەو شتە ئەفکارانەی کە دێن بە باش و خراپیانەوە هەر لە ڕێگەی کتێبەوەیە بەشی هەرە زۆری تەنانەت دەوەی لە چاوپێکوتنی ئێوە باسان کرد یەک لەو مامۆسایانە باسی ئەوەی کرد کە ئینتەرنێت و نازەم چی ئەوانە ئێستا برەوی پیاکرد بن وازانم ئەوانە هیچ ینی ڕاستە هەندێک کاریگەری بووە بەڵام ئەو کاریگەری گەورەشی نەبووە بەمانایەک لەمانەکان چونکە هەتا ئەوەی کە لە ئینتەرنێتە بڵاوەکرێتەوە لە سایتەکانە بڵاوەکرێتەوە لە هەر شوێنێ بڵاوەکرێت سەرەتا کتێبە بەحسە توێژینەوەیە جێتەوە و توێژینەوەیە کتێبێک بێ بە وەرەقە یاخود بڵاوکرێتەوە و توێژینەوەی لە سایت وانیانی بەمانایەکی تر نووسین و خوێندنەوە هەر وجودی هەیە و بەردەوام و ڕۆڵی گەورەی خۆی هەیە زۆر باشە شەیدا ئەو کتێبانی کە ئاماژەم پێکردن خەلیفەکانی ڕاشیدین لە نێوان جێنشینبوون و شەید بووندا من خۆم 12 جار خوێندومەتەوە لە خاڵەوە بۆ خاڵ لەبەرم کردووە و چونکە بەشداری پێشبڕکێکمان کردووە تایە ئەو کاتە پێم خۆشە باز لە ئەزمموی بە خوێنەربوونی خۆت بکەیت لە چیەوە دەستت پێ کرد یام چۆن هەستت بە گەورەی و کاریگەری خوێندنەوە کرد لە ژیانی خۆتا لەوە چێ لەو سەردەمەشە کڕینی کتێب لە هەفتاکان وەشتاکانە ئەوە نەکەم بووە لە گەڕێکێکە وەکو نووسەرێک گەڵێ ئەگەڕام بە دوای ژیاننامەکەی مامۆستا عەبدولعەزیز پارێزانیا دەستمان نەکەوت زۆر دروستە جا و کتێبی خەلیفەکانی ڕاشدین بۆ ئازانم ئێستا پێویستی بە کتێبێکی تر هەیە کە الخلاف السیاسی بین الصحابة وازم ئەوش کراوە بە کوردی هەستەکە من دێ نەقص و کەمکورتی لەوێ هەیە ئەو کتێبە پڕێکاتەوە بۆیە هەر کەسێک خوێنەری ئەو کتێبی یەکەم بووە حەزەکەم دووەمیش بخوێنێتەوە وەکو سەرنجێک سەبارەت بە ئەزمموی خوێندنەوەی من ئەتوانم بڵێم یەکەم شتێکە وڵی سەرنجی ڕاکێشان بەلای کتێبە لە سەرەتاوە کەسێک بۆ کاتە وڵی ئەی خوێن پەیمانگاوانە ئەو کاتە من پێنجی سەرەتایی بووم 4 پێنجی سەرەتایی بوو کە هەنیهانی دام بۆ کتێب خوێندنەوە تەمان لێسە خۆشی زۆر ناخوێنێتەوە بەڵام ئەوە گوڵی کلیری ئەوە بوو کە من زۆر بە گەرمی بچم بەدەم کتێبەوە لە ساڵی 1985 بوو ئەزانم زۆر سەیری ئەوەش مەکەن کە ئاوا سەرست هەفتاکان نی من خۆم لە ناوەڕاستی هەفتاکان لەدایک بوومە ئەوە سەرەتایەکی زۆر باش بوو بۆ ئەوەی کە من دەستکەم بە کتێب خوێندنەوە ئیتر لەوە گوڵی بیدایەتێکی چۆنەڵی زۆر باش بە گەرموگوڕی دەستم پێ کرد جایەکێ لەو کتێبانەی کە جەنابەت ئاماژەت پێکردەوەی مامۆستا عەبدولعەزیز پارێزانی یەکێک بوو لەو کتێبانەی کە بیرم دێت نوسخەیەکی لای کاک عوسمان سەنگاوی هەبوو بەرگێکی سورمەی تێگرتە بوو یعنی هەر خۆی تەجلیدی کردبوو زەوقی تایبەتی هەبوو لە سەنگاو کاتە یەکێک بوو لەو کتێبانەی کە منیش ئەو کاتە زۆر سوودم لێ بینی وەکتۆڵی کتێب کەم بوو لەو کتێبانەی کە کاتی خۆی یاسای ژیان لە ئیسلامدا بیرم دێ لە سەرەتاوە تازە چاپبوو بوو ئیتر ئەوانەی تر هەبوو ئەوانەی مامۆستا حەبیب محەممەد و حەسەن بەڵێ بەڵێ ئەوانە لەوانە هەمووی تقریبەن دەستم پێ کرد کەمیان هەبوو بڵێم نەم خوێندبێتەوە ئەو کاتە ئیتر بەردەوام ئەمە زۆر بوو تەنانەت ئەو کاتەی کە سەنگا و ڕووخاو چوینە دەرەوە من بەردەوام لەو پرۆسەیا بووم تەنانەت کاتێ لە دەیەک بووین بۆ دەیەکی تر بەردەوام من ئەم خوێندەوە یانی بڵێ ئەو کاتە تۆزێک بچووکتریش بیرمانە کردەوە هەندێک کتێبخانە هەبوو عەرەبی بوو لە هەندێ مەلا بیرم لەوە کردەوە ئەمانە چۆن گشت بخوێنیت و هەچی کتێب لەو دنیای هەیە بیخوێنیتەوە یعنی دیار بۆ ئاسۆی وڵی بیرکردنەوە و شارەزایی من بە دنیای ئەو کات یعنی هینتر بچووکتر بوو زۆر باشە کاکتۆر باز لەوە دەکرێت کە ئەو کەسانی کتێب دەخوێنەوە دەرونیان ئارامن و هەروەها ئەتوانن بەسەر کێشەکانی ژیانی خۆیان نازاڵ بن ئایا ئەمە تا چەند ڕاست ناتوانینەوە بیگشتێنین لەوانە جای وا هەیە کتێبێک ئەسڵەن هانە بدا بۆ شتێکی خراپ بۆ گوتم بەپێی ناوەڕۆکی یعنی کتێبەکە ئەوەی تۆ ئەی خوێنیتەوە چونکە بەشێک لە کتێبەکان وەکو فیلم وان یعنی تۆ ئەندێ ڕۆمانێکە خوێنیتەوە کتێبێک تر خوێندە لە بوارێکی ترا بەتایبەتی ئەوەی کە جۆرێک لە سڕای ئەفکارە بەڵام بە شێوازێکی گشتی مرۆڤ کە کتێب ئەخوێنێتەوە فعلەن هەست یعنی ئەمە شێوازە گشتێکی ئەوەیە کە هەست بە ئارامی دەروونەکە هەست بە گەورەبوونی مێشکێکە هەست بەوەکە بەتایبەتی گەشتەکە ئەو گوڵەی دووبارە نەبێ ئێستا هەندێک شتمان هەیە دووبارەی بەڕاستی کاتکوشتنەوە
یا چەند بارەیە هەر لە مۆزوعی هەموو جار ئەوە بکەیت بەڵام کاتێک تۆ هەست ئەەکەی بەوەی کە زانیاری تازە وەرەگیری هەست بە ئەوەکەی دووڵی کۆمەڵە شوێنی تاریک هەیە بۆ دڕۆشن بووتەوە ئێستا من لەم ڕۆژانە ئەتوانم بڵێم ماوەیەکی شەبێت دەستم کردووە بە کتێبی مەسموع گوێگرتن لە کتێبی مەسموع کە وەش حەزەکەم بۆ بینەرانتان وەری سێمیشمان لەگەڵ نابینایەکە کە زۆربیان لە ڕێی گوێگرتن بۆ کتێبە دەنگەکانەوە زۆر باشە من حەزەکەم بەڕاستی خەڵکی سەرنجی ڕاکێشم بۆ لای ئەوەی کە ئێستاکە بە تایبەتی لە عەرەبی و لە ئینگلیزی و لە کوردیشە هەر پێیا بووە ئەو پرۆسەیە کە پێوترێت کتێبی بیسرا و یا الکتاب المەسموع کە زۆربەی هەرە زۆر ئەو کتێبانەی کە ئێستا کتێبی بەنرخن یعنی کتێبی چاکن هەمووی بە تۆمارکراوی هەیە تۆ لە ناو سیارەکەت توانی کتێبێک گوێ لێ بگری کە لەوانەیە دەرفەتە نەبێ بۆ خوێندنەوە بۆیە من دووسەرکەواتە کتێب بخوێنیتەوە باشتری ئیسفادەی لێ دەکەی یان وەکو ئەوەی کە گوێی لێ بگری ئەزانیش ئەوە بەپێی کەسەکان خۆی خوێندنەوەکە باشترە بەڵام ئیتر جاری وایە دەرفەت کات وەک بڵێ کاتی ئەوەت نییە بەڕاستی لە کاتی شۆفێری داوە بەڵێ ینی زۆر جار هەیە تۆ ئەچی بۆ شوێنێکی دوور ینی ئەکرێ هەندێشت گوێ لێ بگری زۆر بەسوود نەبێ بەڵام سیارەم نەبوو لە نێوان سلێمانی هەولێرە 380 لاپەڕم لە نێو خواسا خوێندۆتەوە ئێستا سیارە یەکێکە لە نەکبەتەکانی بۆ من ئەوەیە کە دەست دەگرێ بەڵام گوێت ناگرێ ئێستا توانی تۆ ڕەبتێک دروستکە لە بینی مۆبایلەکەت و با بڵین ئەوەی کە ئەو جیازێکە لە با بڵین لە ناو سیارەکەت هەیە هەمان پرۆسە بە باشتریش بەس هەر چەندە بێوریابی لە کاتی لێخوردنی سیارە ئەوەش بخۆی ینی هەندێک جار مێشکت ئەڕوا بەڵام بە هەر حاڵ تەعویزێکە بریتیەکە کە ئەکرێ ئینسان ئەو کاتانەی کە ناتوانێت کتێب خوێنێتەوە بۆ ئەو کاتانەی کە وەکتۆڵی منیش زۆر جار بۆ هەندێک شوێن چوومە کاتی خۆی کە ئەو پرۆسەیەم ئەنجام نادا هەستمە کرد هەندێک لە کاتم ئەڕواچنە ئینسان لە ناو سارە شار تەئەمولی خۆی هەیە ئیسفادەی ترەکە بەدەر لەوە بەتابەتی هەر خۆەتی بەڵام ئەمەش ئەتوانی بڵین جۆر لێ گەڕانەوەی کاتە دکتۆر باست لەو کەسە ڕێژ نیشاندەری خۆت کرد کە لە ئێستادا ناخوێنێتەوە جەنابتان گەشتونەتەوە ئاستەی کە دەیەها کتێبتان بەخشیوە بە کتێبخانەی کوردی چی مرۆڤ چی بکات بێتە خوێنەرێکی جدی بەردەوام بێ و خوێندنەوە بکاتە کاڵای بەری ژیانی و بەردەوام تا کاتی مردنی هەر خوێنەر بێت و هەر کتێب هاوڕێی بێ مرۆڤ ئەگەر بێوێ زیندوو بێ ئەگەر بێوێ بەرەو پێش بچێ ئەگەر بێوێ لەگەڵ ڕەوتی گۆڕانکاریەکان گۆڕانکارە فکری و معریفەکانە بەڕاستی هەڵ بکە ئەبێ بەردەوام بخوێنێتەوە ئێمە زۆر کەسمان هەیە سەردەمی خوێنەرێکی باش بوون تەنانەت نووسەرێکی باش بوون بەڵام لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان دابڕاون لە خوێندنەوەی نوێ ئەتوانین بڵێن جێماون ینی لەو کاروانە جێماون و وردە ئەو کاریگەری و ڕۆڵەی کە هەیان بۆ نیان ماوە ئەوە جگەلەوەی بۆ خۆشیان جۆرێک لە پوکانەوە دروستە بێ لە ئاسی معریفی ئەوکو چۆن هەر بوارێکی ترا ئینسان کە عەتایی نەبوو بەخشینی نەبوو وردە سنووردارە بێت تواناکانی بە هەمان شێوەش لە بواری نووسی لە بواری خوێندنەوە تۆ ئەگەر بتەوێت بنووسی بێت زۆر بخوێنیتەوە بتەوێت بۆ بڵێ بیرت فراوان بێ بەردەوام بۆ بڵێ مێشکت چۆن خوا بۆ جسمت پێویستیت بە خواردنە بۆ مێشکیشت پێویستیت بە زەخیرەی فکری هەیە ینی بە کورتی مرۆڤ ئەبێ بەردەوام بێ لەوە ئەو پرۆسەیەکە بەڕاستی تا ئینسان لە ژیان ئەبێ ئەتوانێت گوڵی برە و بەخۆی بداوە وەجێ نەمێنێ بە پێچوانەشەوە کەسێکی وەگوڵی لە جێی خۆیان بوەستی گەورە نەبێ لەو مەجالە زۆر باشە کاک زۆر هەنێک کەسەیە کە تااقەتی خوێندنەوەی نییە ئەبێت لە چ کتێبێکەوە دەست پێ بکات بۆی خوێندنەوەی لەلا خۆشەویست بێت و بەردەوام بێت خۆی ئەو کەسە ئەکرێت چۆنەڵی لەگەڵ کەسانێکە کە گوڵی لەو بوارە مەجای گوڵی شارەزای ئەو بابەتەن کەسایەتێکە بناسێ بۆ نمونە هەیە حەزی بە چیرۆکە ئەبێت لە کتێبێکە و دەست پێکە شتێکی پێ بدەیت کە چیرۆکە ڕۆمانە بۆ ڕۆمان دەکرێت کە ئەوی ڕۆمان دەخوێنرێتەوە هیچ ینی ئیسفادی لێ ناکات سوودی لێ نابینێ ئەمە تا چەند ڕاستە ڕاست نییە بەڕاستی چووکە ڕۆمان ئێستاکە ئەتوانین بڵێ لە کۆمەڵی ڕۆ ئیسفادی هەیە بەپێ ڕۆمانەکە ئەوگوڵی ڕۆڵی هەیە شت هەیە ڕۆمانێکە مێژوویە هەیە فکریە هەیە ینی هەرێکی لە مەجالێکە بەڵام بە شێوازێکی گشتی ڕۆمان گرنگیەکی زۆری هەیە بۆ پێی کە بە زمانێکی ئەدەبی بە زمانێکی بەهێز ئەنووسێت تەنانەت ئەو کەسانی کە ئەیانەوێ ینی بتوان نووسینیان بەهێز بێ بتوانن قسەکردنیان باشە پێویستەکە ڕۆمان بخوێنەوە بە تایبەتی هی کەسە دیارەکانی چۆنەڵی ئەدیب و نووسەرە گەورەکان لەبەرەوە ئەبێم ئەو کەسە خۆی ببینێتەوە لە چییە ینی حەزی لێتی حەزی بە چ شتێک ئەگەر کتێب نەخوێنێتەوە ئیتر لەوە بچێت بۆ نم لەوانەیە کەسێک بۆ مەخانمێک ممکنە حەزی بە دروستکردنی کێک و شتیماڵ بێ ئەو کتێبانە ئەوە خۆی دەواازەیەکە بۆی وردە لەوە برەوی پێبدا هەر بخۆی وەش مەجالێک ئەکرێ
ببێتە پسپۆر لەو مەجاالە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی پیادەکردنی عملیانەی ئەو زەخیرە فکری ئەو معلوماتی کە باڵێ لەو کتێبا هەیە یعنی ئینسان نەبێ خۆی بدۆزێتەوە لەکوایە بەرەوچووە چێ چونکە ئێستا کاتی ئەوە نییە بڵێیتەوە لە هەرچی شتایە هەمووی هەر قوڵبی بەڕاستی گرنگە ئینسان لە سەرەتاوە بە فراوانی بخوێنێتەوە دوایی وردە لەگەڵ ڕۆشتنی کاتە مەجالێکی خۆی ببینێتەوە من وازانم وەکو هەندێک لە توێژەرەکان ئەڵێن مرۆڤ ئەگەر 10 ساڵ لە مەجالێکە بە قوڵی بخوێنێتەوە ئەبێتە پسپۆرێک و کەسێکی دیار و ئەسێرێکی دیار لەو مەجالە. زۆر باشە دکتۆر ساڵی پاییزی ڕابردوو دیدارم لەگەڵ یەکێ لە نووسە و ڕۆشنبیرە گەورەکانی کورد کە ئێستا 92 ساڵ تەمەنیەتی بەردەوامە خوێنێتەوە و مانگانە بەشێ لە موچەکەیدا بە کتێب ئەڵێ ئەگەر خوێندنەوە نەبێ ئێستا تووشی زەهایمەر و شێتبوون و حتا پوکانەوەی جەستەی و ئەو شتانەژەوە بەڵام من بەردەوام لە ڕێی کتێبەوە توان بچم بۆ بازار بپێ کتێب چی بە جەنابەت بەخشیوە ئەو بەخشینە معنەوی کە بە تۆی بەخشیوە کامەیەکە کتێب ئەگەر کتێبی لێ دەربێنین لە تۆی ئەسەنێتەوە بەڵێ وەڵا زۆر شت هەرەوەی کە هەندێک خۆناغ لە ژیانە بڕیومە پەیوەندی بە کتێبەوە هەیە بەڕاستی وەکو جەنابەت و فەرمووت و مامۆسایش باسی کرد فعلەن کتێب لەبەرەوەی و جۆرێکە لە یاریکردن و جوڵاندنی مێشکوانە لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی بەهێزبوونی زاکیرەشەوە کاریگەری خۆی هەیە و ڕۆڵی گەورەی هەیە من وازانم ئەگەر کتێب نەبێ یا خوێندنەوە نەبێ متابعە نەبێ مرۆڤ لە ئاسێکە ئەوە سێ گەشە ناکە هەرەوەی کە گەشت نەکرد بەرەو دواوە چوونە خۆی تۆ لە شوێنی خۆت وەستای لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر يا وتاني مرب برو بيش شيء يا دواكي وستانيش دواكوتنا بويا من وازانم أجر ولا جاني من دركي يعني بتشوف بونوي زياترة ووستاني زياترة زۆر باشە دکتۆر با بچینە سەر ڕۆڵی خێزان لە بەخوێنەربوونی تاکەکاندا دایک و باوک ئێواران جلوبەرگ تەماتە و خەیار و میوە و ئەم شتانە هێنەوە بۆ مناڵیان یا شانازیەکەن کە ژووری جیا و ئایپاد و تەلەڤیزیۆن و سیستەمیان بۆ مناڵەکانیان کڕیوە بەڵام زۆر بە دەگمە نەبینی دایک و باوکێک منداڵەکەی بەرێتە کتێبخانەیەک و چیرۆکێک یا ڕۆمانێکی بچووک یا شتێکی بۆ بکرێن دایک و باوک دەبێت چ ڕۆڵێ بگەڕن لە هەر لە سەرەتاوە بە خوێنەرکردنی منداڵەکانیان لە پێناو داهاتوویەکی ڕۆشن و کەسایەتیەکی پڕمانەوی و سەرکەوتوو من هەموو جارەڵێم بەشێک لە خێزانەکانی ئێمە ئەوەندەی خەمی جل و بەرگ و خواردن و پۆشاک و نازانوانەی مناڵەکانیان ئەوەنە لە بیری ئەوانین کە خۆراکی ڕۆحیشان بۆ بێنەوە ڕۆحی پەروەردەیی بکەن کە مخۆی خەلەلێکی گەورەیە تو هەندێک جار باجەکەی دەی هەر بە ماجان بە مادیەکەی دەی کاتێک کە مناڵەکەت سلوکیاتێکی خراپ وەرەگرێ کاتێکە لە ئاستی پێویستە نابێت تعویزەکەی لە ڕووی معنەوی وەزەرەکەی لە ڕووی مادیشەوە جاری وایە کە تووشی بازێک کێشە و گیر و گرفتە بنکە زیانی تەندروستی تا کۆتایی بۆیە گرنگە بەڕاستی دایک و باوکان گرنگی بدەن بە ئەم بوارەکە یەکێک لەوانە بواری خوێندنەوەی کتێب و گرنگی دانە بەمە ئەمە بە زۆر نابێ من خۆم ئەزمونم هەیە ینی تۆ بتەوێ مناڵەکەت بە زۆر داینی شوێنیت و بخوێنەرەوە بەو شێوە نابێ بێ ڕێگەیەکی ناڕاستە و خۆ بگریتە بەر بۆ منە جاری وهەیە لەوانەیە تێکەڵان کەی بە کەسانێک کە ئەخوێننەوە گرنگی بەم مەجالە ئەدەن زۆر گرنگە من خۆم ئەزمونم هەیە لەگەڵ مناڵی خۆشمە کە بەردەوام ێستش هەندێکیان تەژیعانەکەم سێرەکەم نین ینی بەو شێوەیە ناڕوون ئەکرێت ئەگەر هاندانیش هەبێ هاندانی کورد بێ بەڵام ژینگەیەکی بۆ بسازێنی دەوروبەرێکی بۆ وا لێ بکەی کە فعلەن ببێتە خوێنەر من وازانم هاوڕێی باش هاوڕێی خوێنەر ئەوانە هەموو بڵی گرنگی زۆریان هەیە کە تۆ ئەوە بکەیت لە هەمان کاتشا کەم تەرخەمی نەکەی لە کڕینی کتێب هەنێجار بە دیاری هەنێجار خۆی مخەیەرکە ئێسان دێجارەیە من کتێبی زۆری خۆم خسۆتە بەردەستیان هیان خوێندێتەوە بەڵام خۆی چوە لە بازار کتێبێ بەرگەکەی جوانە ناو نیشانەکەی نەوەیەکە ینی دەستمان کراوە بێ ببوورەکە دکتۆر وەکە زانین کە تاکی کۆمەڵگەی ئێمە زۆر هوشیاری نییە لە زۆربەی بوارەکانە تۆ ئەمە ناگەڕین تۆ بۆی کە کتێب ناخوێننەوە ینی ئەتوانین بڵێن خوێندنەوەی کتێب کە سەرچاوی هۆشیاریە لە زۆربەی بوارەکانە خۆی سەرچاوی هۆشیاری زۆرن حتمما بەڵام یەکێک لەوانە بەڕاستی کتێبە ئینسان بۆی کە قوڵ بێ بۆ ئەوەی کە چۆنەڵی بچێتە وردەکاری ئەو بابەتانە و ڕەگ و ڕیشەکان بینیتەوە یەکێ لە سەرچاوەکان بەڕاستی خوێندنەوەی کتێبە بۆیە ئێمە چەندە برە و بدەین بەم ڕۆشنبیریە بە خوێندنەوەی کتێب بەوەی کە چۆنەڵی ئەم دەواازە گەورەیەی و گوڵی دەوڵەمەندبوونی فکر و معریفەمان ئەوەندە گوڵی کاریگەری زۆری هەبێ بۆیە ئەمەش ئەکرێت لە ڕێگەی هەندێک ڕێکخراو هەبن کە ئێستش هەندێک ڕێکخراو هەیە لەو جۆرانە با بڵێن گرنگی بە خوێندنەوەی کتێب بدەن بە کورتکردنەوەی کتێب بدەن یا هەندێک لەو دام دەستگانێ هەیە کە ڕوویەکی معریفیان هەیە هەندێک جار بەزێ
پێش بڕچێ بکەن کورتکردنەوەی کتێب خستنە ڕووی کتێب هەندێک گروپی بچووک دروست بکرێ یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بیکەینە جۆرێک لە سەقافە یعنی ئێستا کۆمەلگانەی کۆمەڵگەوروپیەکان عفو یعنی یەکێ لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنیانە کەچی ئێستا تا پرسیارم زۆر بە کورتی بێگومان نووسەربوون بەرەنجام و بەرەمی خوێنەربوونە جەنابتان بە ژمارە چەند کتێبتان بەخشیوە بە کتێبخانەی کوردی و کتێبخانەی کوردیتان پێدەوڵەمەند کردەوە ئەوانەی کە من ناوم هێنان ئەگە بە ژمارە جەنابەت پێمان بڵێ بەڵێ 24-25 کتێب بڵین بە زمانی عەرەبی و کوردی بە نووسین بە عەرەبی نووسین بە کوردی هەندێکی وەرگێڕان هەندێکی سەرپەرشتی وەرگێڕان هەندێکی بە هاوبەشی ینی زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆی بەڕێزیش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوەی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە بەرهەمەکانی هالە لە ژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت هالە بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارڕوشکەکان هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە ماستی هالە تەندروست و تازە ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە کارگەی شیرەمەنی هالە ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسلوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندۆ بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چۆریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەڵە بەڕێزان هاوکارمان سوهیل محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرمووی پێکەوە بینەری دەکەن کتێبخانەی بێخود بە ئامانجی بە کللتورکردنی خوێندەوە بەرەو پێشبردننی یاستی خوێندەوە و هاندانی خوێنەران بۆ کتێب لە یاریەکانی خولی پلەیەک و پلە 2 پلە 3دا لە دوای کۆتاییاتنی یاری باشترین یاریزان دیاری دەکات و
کتێبێکی بە دیاری پێدەبەخشێت. ئەو کتێبخانەیە تا ئێستا بێ بەرابەر زیاتر لە 100 کتێبی بە دیاری بەخشوە و ئێستاشی لەگەڵدا بێت. بەردەوامن بە جۆرێک کتێبیان لای وەرزش دۆستان و هاوڵاتیانی قەزاکە خۆشەویست کردووە و زیاتری ژەو کتێبانەی کە دەیبەخشن تایبەتن بە بواری وەرزشەوە. هەموو یارێکی پلەیەک و پلە دوو پلە سێ ساڵی پێشوو لەگەڵ ئەم ساڵە ئێمە دامان ناوە کە کتێبیان پێشەکەین کە یاریەکە تەواوبێ لیژنەی سەپەرشتیار یاریەکە باشترین یاریزان دیارێکە و ئێمەش کتێبێکی پێشەکەین. ئەم کتێبانش بریتین لە هەم لە کتێبی وەرزشی هەم لە کتێبی ڕۆمان و چیرۆک بۆ ئەوەی ئەم کەسە ژیانی کەسایەتێکی وەرشیە خوێنێتەوە سوودێک لەو ژیانی کەسە وەگرێت. پاشان ئێمە چیرۆک ڕۆمان بەسەراتەکانمان داناوە بۆ ئەم کەسانە سەرلەوەچە کەسێک کتێبێکیشی بۆ دەرچێک و باشترین یاریزان یاخود پێشبینی یارێکی کردووە خوێنەر نەیە بەڵام ئێمە کە چیرۆکێکینێ کە سەرەتایە بۆ خوێندنەوە ئەم کەسە فێر ئەبێ کە لێر لەم ڕێگەیەوە یاریزانان و وەرزش دۆستانی ناوچەکە سوپاس و پێزانینان هەیە بۆ کتێبخانەی بێخود لە سەی سادق و هیوا دەخوازن بەردەوام بن لە بەخشنی خەڵاتەکەیان. خۆی جێگەی خۆیەتی سوپاس یەک بە یەکی و کەسانە بکەن کە دەتوانن خەڵات دابین بکەن هەروەها ئێمەش دڵخۆشین و دەتوانین زیاتر هانیەوە بدەین بەرەو پێشەوە بچین لە وەرشتە. سپاسی کتێبخانەی بێخود بە پرسانی ئەو کتێبخانە گەورەیەکەین و هیوادارین هەموو ئەو کەسانێک کە دەرفەتیان هەیە چاو لەم کتێبخانەیە بکەن و هاوکاری گەنجان و لاوانی وەرزشکار بن. هەمیشە کەسە سەرکەوت و ناودارەکان لەو جۆرە کەسانە بوون کە کتێب دەخوێنەوە و ئامانجی ئەم کتێبخانەیەش ئەوەیە لە ڕێگەی بەخشینی کتێبەوە خەڵکیان بدەن تا ڕوو بکەنە کتێب خوێندنەوە و تا لە داهاتوودا کەسێکی وشار و ڕۆشنبیر و سەرکەوتووی لێدەر بچێت. سوەیب محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵێ عزیزانم تەوەری یەکەمی بەرنامەکەمان گرنگی و بایەخی کتێب بوو. تەوەری دووەمیشمان ناوەندەکانی خوێندن و مۆدێلگەرایی بەداخەوە لە هەرێمی کوردستان زانکۆ بۆ بەشێک لە خوێندکارانی ئێمە بۆتە شوێنی مراندنی زانستەکان شوێنی مراندنی معریفە و خوێندنەوە. بۆچی قوتابی ئێمە لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆ و پەیمانگاکان بەتایبەت ناتوانن قۆناغی زانکۆ کە قۆناغێکی هەستیار و قۆناغێکی گرنگە و قۆناغی کۆتا هەمین قۆناغە لە ژیانی خوێندنی قوتابی ئێمەدا بۆچی نایتوانێت بێتە هۆکاری کۆکردنەوەی ئەو ناوەی کە کۆکەرەوەی زانستەکانە یا خەرمانی زانستەکانە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر ئەوەی کە خوێندکاری ئێمە لە ناوەندەکانی خوێندن بە جۆرێ لە جۆرەکان لەم ڕۆژە ڕۆیان کردوتە مۆدێلگەرایی و معریفە و زانست و خوێندنەوە و کتێب بایەخێکی ئەو تۆی لای خوێندکاری ئێمە نەماوە. میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان دکتۆر عادل شێخانیە بێت لەگەڵ کۆمەڵێ قوتابی و خوێندکاری ئازیز کە لە زانکۆ پەیمانگاکان یارمەتیدان کە تەشریفیان هێناوەتە نێو ستۆدیۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ قسەکردن لەسەر بایەخ و گرنگی و چێژی خوێندنەوە لە ژیان ڕۆژانە و ئەمان بتوان گزارش لە ئەو هۆکارە بکەن کە بۆچی هاوڕێکانیان خوێندکارەکانی دیکە ناتوانن کتێب بکەنە بەشێ لە کاتە سەرەکیەکانی ژیانیان وەکو ئەوەندەی کە مۆدێلگەرایی یان بۆ منە جلوبەرگ یان بۆ منە ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان بۆتە بەشێ لە ژیان بێگومان ئەمە قوتابی خۆشەویستانە هەمویان خوێنەرن و بۆیە ئێمە وەکوڵێ دەستچن و نخبەیەک هێناومانێتە ئێرەوە. پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارمان عیمران ئەمیرەبی لە شاری هەولێرەوە کە لە پەنا کارە دەستی و جوانەکانی خۆیان باز لە سەرنجامی یا داهاتووی ئەو خوێندکارانەکەن کە دوای تەوابوونی خوێندن چارەنووسی ئەم قوتابیانە بەرەوکوێ ئەگا کە لە هەرێمی کوردستاندا زانکۆ ئەتوانین بڵێن شەیدا قۆناغێکی پڕمەترسیشە بۆ خوێندکار کە تەواوی کردیتر ناچارە بێ بڕاتەوە ماڵەوە ئەم بێت بەژنی ماڵەوەیش بێ بە کوڕی چاخانە و گەڕەکانی بەڕا ئەمە واقعەکەەوە ئاخوازێ. پێکەوە بینەری راپۆرتە دەبین و پاشان دێنەوە بۆ قسەکردن لەسەر تەوەری دووەمی بەرنامەکەم. هەرچەندە ماوەی چەند ساڵێکە دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان وەستاوە، بەڵام ئەمە کاریگەری نەکردوتە سەر قوتابیان و مامۆستایان. ئێستاش ئەمان بە هیواوە دەڕوان نەکارەکان، هەرچەندە مامۆستایان پێیان وایە لە ئێستادا ئەرکی سەرشانی خوێندنگە ئەکادمیەکان قورستر بووە. کۆلێژی پەروەردەی بنەڕەت زانکۆی سڵاحەدین چوارەمین فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا بە ئامانجی هەلیکار و ئاشناکردنی قوتابیان بە بابەتی پەروەردەی پێشەنگکار
لەم بابەتە قوتابیان ڕادەهێنرێن پشت بە توانا و لێهاتووی خۆیان ببەستن. لە دوای ئەوەی کە خوێندکاران تەخەڕوجەکەن هیچ لە دامدەستگای حکوومیەکانە بەتابەت ئێمە کە مامۆستاین کۆلێژی پەروەردەی بنەڕەتی خۆی بۆ مامۆستاییە، بەڵام هیچ هەلێکی دامەزراندن نییە وەکو مامۆستا لە ئێستادا وەساوە بەداخەوە، بەڵام ئەوەی گرینگە خوێندکاران پێش دەرچوونیان لە زانکۆوەیە خود لە دوای دەرچوونیان لە زانکۆ بیر لەوە بکەنەوە کارێکی ئازادیان هەبێت کە پشت بە خۆیان ببەستن، وەکوکردنەوەی خواردنگە بێت یان هەر کارێکی تر بێت لە دامدەستگایەکی دەرەوەی دامدەستگا حکوومیەکان. ئامانجی سەرەکی لەو فیستیڤالەوەیە کە بتوانین بەهرە و توانای قوتابیانمان دەربخەین، ئەو بەهرە و توانا شاراوانەی کە لە قوتابیدا هەیە یان ئەو بیرۆکە داهێنەرانەی کە قوتابیان هەیتیان بتوانین ئەمە گەشەی پێ بدەین و بتوانین بکەینە پرۆژە بۆ ئەوی لە داهاتوو قوتابیان سوودی لێ ببینن، هەروەها بێتەوە کارێکیش بۆ بەرەو پێشبردننی بواری ئابووری لە هەرێمی کوردستان. بابەتی پەروەردەی پێشەنگکاری یەکێکە لە بابەتە گرنگەکانی کە لە زانکۆی سەلاحەدین تەنها لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی ئەوە دەخوێندرێ، ئەوەش بەرهەمی ئەوەیە کە ئەمە 4 ساڵ لەگەڵ گەورەترین زانکۆکانی ئەڵمانیا کارمان کردووە و پرۆگرامێکی تۆکمەمان داناوە. ئەو بابەتە ئەوە بە قوتابیان دەگەێنێت کە بتوانن لە ڕێگای ئەو بیرۆکەی هەیتیان یان ئەو پرۆژانەی هەیتیان گەشەی پێ بدەن و بتوانن لە داهاتوودا ببنە خاوەنکار لە کۆمەلگادا. من وەکو قۆناغی دووەمی بەشی ماتماتیک لە کۆلێژی بنیات بە دووسنی سەمەواتێک بەشدایم لە فستیڤالە کردووە. ئەوە بورجێکی ئێڤڵە بەو دارایی دروستمان کردووە، تقریبا 2675 دامان تێدا بەکار هاتووە، وەکوالی دەشی بەرزی واکە بەروی دێوەیەتی لێنایەتن واردووە دەورەی گڵۆپا. لەگەڵ یەکێک لە مامۆستایانی کۆلێژی پەروەردەی بنەڕەت مامۆستای تایبەت بە پەروەردەی پێشەنگ، دیارە پەروەردەی پێشەنگێک کە لەو بابەتانەی کە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتەیە بدەمە زانیاری زیاتر لەسەر لەو مامۆستای وەرگرم. مامۆستا پەروەردەی پێشەنگ ئەم ناوەیە ناوێکی نوێیە لە نێو منهەجە، ئەم بابەتەیە چی دەخوێن و قوتابیان لێەوە فێرە چیەکەن؟ پێشەشی بەخێر بێن. تاوانە ئەو مادەیە نێزیکەی بۆ ماوەی تقریبا 5 ساڵ دەبێتن لەگە زانکۆیەکی ئەڵمانی هەمانجیمان هەیە. بەشێک لە مامۆستایانی مە سەردانی ئەڵمانیا دەکەن، ڕاهێنان دەبینن. تاوان منیش یەک لە مامۆستایانم کە پارسا لەو شاندەبووم لەوێ بەشداریم کرد، کۆمەڵی ڕاهێنانمان بینی. ئەو مادەیە پەروەردەی پێشانکاری زیاتر تەنها بریتینیە لە بزنس، تەنها بریتینیە لە بزنس، بەڵکو بریتە لە قوتابی توانی بەرهەمەشی نوێ هەبیتن، بتوانی داهێنام کە لە بوارەکەی خۆی. جگە لەوە بەڕاستی کۆمەڵێک زانەی بە قوتابی دێن کە چۆن بتوانی بزنس چۆن سەرکەوتوو دەبیتن، چۆن بتوانی لە داهاتوو کۆمەڵێک مەهارات سکیل هەیە پێویستە قوتابی تێدا هەبیتن لۆی لە داهاتوو سەرکەوتوو بیتن. قوتابی کۆلێژ پەروەردەی بەرزی زانستە کۆمەڵاتەکان مەرحەلە دوین، مێوژمان هەیە، گوێزمان هەیە، ماسمان هەیە، لۆرمان هەیە، کێکمان هەیە، دوونەوە کێکمان هەیە، چای کوردەوایمان هەموو شتێکمان هەیە. وەکو سفرەیەکی زۆر جوانتان ڕازاندوێتەوە، هەمووی بەرهەمی خۆمانەیە، بەرهەمی خۆماڵێ، هەمووی بەرهەمی خۆمانەیە، بەڵێ هەمووی تایبەت دروستکراوی برێ هەر خۆمانە، ئەوانە کە مێوژەکانمان هەر خۆمانەیە و هەم گوێزەکانمان و لۆرەکەش هەر خۆمانەیە. ئەگەر چاومان لە حکوومەتی بیڕاستە لەوانەیە هەڵدا مەزراندن ئەوانە ئێستا کەم بێتن، ئێمە دەبێت بە خۆمان شتێک بکەین کەوا پشت بە خۆمان بەس نەک پشت بە هەمووی بەسین. بۆن ئێستا حکوومەت پێشتر لە باردۆخ قەیران و ئەوانەدا بوو دامەزان هەر سفر بوو، ئێستا بۆ قوتابی خاستن بەشی ئەوانە دامەزان کەمە، بەڵام ئێمە دەبێت پشت بە خۆمان بەسین بۆ ئەوەی پێویستیمان بە حکوومەت نەبێت لە ئێستادا. یەکێک لە داواکاری ڕۆشنبیران و کۆمەلگا لە ناوەند ئاکادمیەکان ئەوەیە کە قوتابیان پێ بگەێنن بەدەر لەوانەکانی زانکۆ، بەڵکو وا پێیان بگەنن کە لە داهاتوو بتوانن هەلێکی گونجاو و کارێکی گونجاو بۆ خۆیان بدۆزنەوە. کۆلێژی پەروەردەی بنەڕەت بابەتێکی تایبەتی داناوە بەناوی بابەتی پەروەردەی پێشەنگکار کە لێرەدا قوتابی فێر دەکرێت بە گروپات کار بکات و کاری تایبەت بەخۆی هەبێت و پیشەیەکی ئازاد هەڵبژێرێ. عیمران ئەمیر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە شاری هەولێر تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵێ عزیزانم دووبارە سڵاو، مامۆستا و نووسەر و وەرگێڕ و شاعیری گەورەی کورد هەژاری موکریانی بەڕەحمەت بێن کە خاوەنی چێشتی مجێور و مەموزین و هەروەها قورئانی پیرۆز بۆ کوردی و چوار نامیلکەکەی دکتۆر عەلی شەریعەتی و
شەرەفنامە و بۆ کوردستان و گەلێ بابەت و بەرهەمی گرنگی ترە کە بەڕاستی خەرمانی زمان و وشەی کوردیان زۆر دەوڵەمەند کردووە. ساڵێک بەر لە وەفاتی تووشی نەخۆشیێکی خراپە بێت و بۆ چارەسەر 3 مانگەی بن وڵاتی فەڕەنسا کە دێتەوە بە یەکێک لە دۆستەکانی دەڵێ بەداخەوە کتێب و نووسینیان لێ قەدەغە کردوم، ژیان بەبێ کتێب و خوێندنەوە و نووسین فلسێک بۆ پیا و ناهێنێ. ناوەندەکانی خوێندن و مۆدێلگەرایی و فەراغی خوێندنەوە و کتێب تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بە میوانداری یەکێک لە نووسەر و مامۆستاکانی زانکۆ بەڕێز دکتۆر عادل شێخانی کە بەڕێزیان بەدەر لە کۆمەڵی کتێبی دانسقە و جوان لە بواری ئیداری و پەروەردەی و هەروەها ئەدەبی خاوەنی پرۆژەی دوورمەودای گۆڤاری بڕیاریشە کە یەکێکە لە جوانترین گۆڤارەکانی نێو فەزای ڕۆشنبیری و ڕووناکبیری کوردی کە تا ئێستا بەردەوامە. دکتۆر عادل شێخانی زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. ئەو قوتابی عزیز خۆشەویستانش زۆر بەخێر بێن کە لە زانکۆ و پەیمانگاکانی علمی کوردستانەوە میوانی بەرنامەی پەیامی ڕۆژن. ئەمڕۆ ئێوەش گزارش لە گرنگی و بایەخی خوێندنەوەکەن و ئەو هۆکارانش کە لە زانکۆدا خوێندنەوە بۆ کۆڵێ حزورێکی کەمی هەیە. دکتۆر من ناڵێم بۆچی قوتابی زانکۆ ناخوێنێتەوە یان کەمە خوێندنەوە، ئەڵێم جەنابتەوە مامۆستایەکی زانکۆ ئاستی خوێندنەوە و حزوری کتێب و معریفە لای خوێندکاری زانکۆ چۆنە و چۆن هەڵی ئەسەنگێنی؟ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان خۆشحاڵم بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان بەڕاستی بابەتی کە زۆر گرنگ و هەسیارە. بەداخەوە کتێب کە گەورەترین خەڵاتی خوایە کە خوای گەورە خەڵاتی کردو بۆ پێغەمبەری نازدان عەلەیهی سەڵات وسەلام، خوای گەورە ئەیتوانی گەورەترین خەڵات هەڵبژێرێ. دیارە هەڵبژاردننی خوای گەورە بۆ کتێب لە ئاسمانەوە بۆ زەوی بۆ پەیامبەر ئەوەیە کە کتێب لە هەموو دیارێک بەخشن گەورەتر و خەڵاتێکی هەموو خەڵاتی گەورەترە. بەڵێ بەداخەوە ئێمە کە ئومەتێکین یەکەم سروشی ئاسمانی بە ئیقرا دەست پێکات کە بخوێننەوە و خوێندنەوە گەورەترین دەواازەیە، گەورەترین دەلاقەی بەڕووی مێژووی هەموو جیهانە. خوێندنەوەی هەزاران ساڵی پێش لایبوونی خۆشمانە. خوێندنەوە سەکینەی ڕۆح و بۆیە پێم زۆر جوانە وتەیە کە دەڵێت کە دەتەوێت مرۆڤێ بەختەوەرکەی فێری خوێندنەوەی بکە. بەڵام بەداخەوە لە ئاسی خوێندنەوە لە جیهانی ئیسلامی بە شێوەیەکی گشتی و کوردستان بە شێوەیەکی تایبەت زۆر لاوازە. هۆکارەکان زۆرن ئەگەر بێت و باسی بکەین. پێش هەموو شتێک کاریگەربوونی کۆمەلگای کوردەواری هەڵبەت کۆمەلگای جیهانی بە شێوەیەکی گشتی، بەڵام لە ئێمە بە شێوەیەکی تایبەت کە لە پڕێکە ئێمە دەرگامان بۆ کرایەوە بەرامبەر بە ئەنتەرنێت و بەرامبەر بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرامبەر بە ژیانی مادی هاوچەرخکە زیاتر ئەوەندەی ئینسان گرنگی ئەدات بە مادە، گرنگی ئەدات بە جوانی ڕۆکەش، گرنگی ئەدات بە شتە مادیەکان و چۆن زمانی زوو ئەجارنەوە لە زمانی یەزیدی کوڕی عەبدولمەلیکە کە کوڕی عەبدولمەلیک کوڕی مەروانە کە خەلیفەیەکی ئەمەویە زۆر حەزی لە خان و بەرە و قەسر و کۆشی گەورە بووە. لە زمانیەوە خەڵک بەس منافەسەیەکیان کردو لە خان و بەرەیە. هەر کەسێک ببینە ئەوت ئەرێ خانووەکە چەند قاتە چی لە چۆ خانوت کردووە چیت کردووە. دوای ئەو لە زمانی سولەیمانی کوڕی عەبدولمەلیکە کە هەر برای ئەوە کە برای حەزی لە خواردن زۆر بوو. ئەگەر ژیانی بخوێنەوە شی زۆر عەجایبی تایە کە مەڕێکی بەساخی خواردووە، چل مدشکی بێکەوە خواردووە، بارێک هەناری بێکەوە خواردووە. لە زمانی ئەوە خەڵک بەس باسی خواردنی کردووە. دوای وفاتی سولەیمان چیە لەسەر حکم عومەری کوڕی عەبدولعەزیز لە زمانی ئەوە چونکە خۆی کابرایەکی عالم بووە، کابرایەکی زیرەک بووە، خوێندەوار بووە، فەقیه بووە، نووسەر بووە، شاعر بووە، ئەدیب بووە و کەسێک بووە لە هەموو بارەکانە شاسوار بووە. ئەبینین لە زمانیەوە خەڵک بەس باسی خوێندنەوە و چەند قورئان لەبەرە، چەند کتێبەت خوێندوێتەوە، چەند حەدیث لەبەرە بەردۆخەکە بۆیە ئەوترێت الناس عەلى دین ملوکیهم. ئەمڕۆ ئەم منافەسە و پرسیارکردنە لە قۆناغی زانکۆی ئێمەدا تا چەند ئامادەیە تا چەند پێویستە لە قۆناغەکانی خوێندندا ئەوەی کە ئێمە ئاماژەمان پێکرد مۆدێلگەرایی بۆتە باو لە نێو قۆناغی زانکۆی قوتابیانی ئێمەدا معریفە و خوێندنەوە ئاستێکی کەمی هەیە. هۆکاریان بۆ چی گەڕێت؟ لەبەر نەبوونی قوڵی ئێمە بۆ ژیان، یعنی ئێمە کاتێک کە ناتوانین لە قۆڵای خۆمانە ڕۆ بچین، ناتوانین جوانی خۆمان بدۆزینەوە سەیر ڕووکەشەکەین. ئەمڕۆ لە زانکۆکانە کاتێک کە ئەسن باڵژاردننی شاجوانی ئەو زانکۆیە، ئەو کەسێک کە سمەیەکی جوانی هەیە، دیکۆرێکی جوانی هەیە، وەکو ئەوەی کەسێک کە تەماشای باڵەخانەیە بکە لە بۆیاغی دەرەوەی. بەڵام ئێمە گەبێت و ناخی جوانی خۆمان ببینین، ئەزانین جوانەکانی ناوە زۆر گەورەترن، فکر زۆر گەورەترە لەو شتانی کە ئەمڕۆ بەرچاوی ئێمە هەیە. ئەمڕۆ لە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە لە سیستەمی خوێندنە، سیستەمی زانکۆکانە خوێندنەوە نەبووە بە بەشێک لە ژیان. بەداخەوە مامۆستاکانیشمان نەک هەر قوتابیەکان ئێمە لە یعنی ساڵانی ڕابردووە 2008 بوو پێم وایە کە هەڵساین بە ئیسیبیانێک لە ینی بەڕاپرسیەک لە زانکۆی سلێمانی کە لە سەتا یعنی دەشی قوتابیان ناچن بۆ کتێبخانەی گشتی لە کۆی 20,000 کەس نەگەیشتوتە 1000 کەس کە هەمووشی کرد هەمووشی کتێبخانەی کرد بێت لە کاتێک ئەویش کە چۆ بۆ کتێبخانە زۆر بکات
بۆ نووسینی بەحسێک چوویان بۆ راپۆرتێک چووە. زۆر باشە کاکتۆرکەواتە چی بکرێت بۆ ئەمە کە نەمێنرێت چارەسەر چییە بۆم خوێندکارانەی کە حەز و خولیان بۆ خوێندنەوە زیاتر بچێت وەگەوەی بۆ مۆدێلگەرایی تۆ پێت وانییە کە ئەگەر زانکۆکان پەیمانگاکان هەمووی بکرێت بە یەک پۆشی ئەمە نەمێنێت ئەم کێشانە نەمێنێت چکە زیاتر بەڕاستی هەمووی هەوڵی گۆڕینی مۆدل و ساڵێن لەناو کڕانە منافەسە لەسەر سیارێ و لەناو کچانە لەسەر مایکەپ و لەسەر جلوبەرگ و چی بکرێت بۆەوەی ئەمە نەمێنێت خۆی بەداخۆ مۆدلگەرایی لە جیهانە هەموو مۆدلی خراپ نییە ئێمە گە تەماشا بکەین يعني من كومالك داتا زورا لبردسايا كجوازي إيمال يعني عالمي عربي يعني جهاني سيم لقى أوروبا زوز جواز يعني إما صالحنا درك وتوكا فردي كي جهاني عربي بلين لصالك كان دقيقة أخوانته كان 6 دقائق أخوانته بلام بينين خوانوي أوروبا هزاران دقيقة صالك لاندي ولاتا لكوي ب5 مليون كسا يكتب بركات تبي تعزى ورجعها بلام لولاتان أوروبية بين هزاران كتير سطحها هذا كتير برمليون كبير. تخوزجو موديل جوانش يعني. إما تنها إما يعني تنها إما الأوروبية ما مرقدوا كمالا شتك أول سماء أوروبانية يعني بداخوا من بلادرك بيباسكت منك برادرك خزانة أوروبية الإسلام يعني بياني كزوها تتدروا هشتي بياني. كبين خلق هسين بدايرة كان بجلي طبعا كابين مكاجاكي مورا جانتاكي دسي مورا بلاوكاني مورا يعني سورة بامية وتبي هشتي بيانيشن بو ديسكو وتي هشتي ديسكو يشي ما شو تي بو ديسكو يبو هشتي بيانيشن بو ديسكو طلع ما ديسكونية أما أنا يعني عشان بو دوام وتي باشا أما كجلي دوامه يا من جماعة دوي قفاري برا بس ما كردوا كجلبرجي كار لعالمات يعني رشا يعني نيلية يعني رصاصية يعني بيجية يعني نية موظفي أوروبية أخذ تمشاب كان بقرن أو رسماني إمداء بزين البريارة جناب سأجري كلبرت أو أو بلنج جلي إداري بجلي كي مور وشين وبامي وسور ومانا جلي ديسكوير الغريز ما بو بنيران وبو بريس بالام أبينين يعني لواتي أمايا أوشتانا يعني زوزور حتى شوين جلي كار أبي جلي كي بانو بور بي جلي بك بقون جنكتو أشي ولا جرب أشي ولا كارمن لدايرية لرنا بنا بيستصرها البريد لبرأوا يعني إما بابين بيش مشتخون لواتي إما بيرز كراوا دوم خوندن نبوو کلتور بۆی بەهای خوێندن بگات پێش هەموو شتێک ئەبێ مادەیەک هەبێت لە مادەیەک هەبێت لە خوێندنە لەسەر لە یەک سەرەتاییەوە کە بەشێک بێ خوێندنەوەی چیرۆک بێ خوێندنەوەی کتێب بێت کە کتێب خۆشەویست بکرێت کە وەزارەتی پەروەردە تا ئێستا وەزارەتی پەروەردە گۆڤارێکی نییە تا ئێستا پرۆژەیەکی نییە بۆ کتێب بەداخەوە با شتێکتان پێ بڵێم کە زۆر خەتەرناکە زۆر کتێبی مەکتەب هەیە شەریکەت دایناوە بگەڕێن شەریکە هەیە لە لوبنان شەریکێکی لوبنانیە شەریکەیەکی جاریوە هەیە شەریکەیەکی ینی بڵێن وكو ديني شواز لك الأئمة جاء شركة مسيحية أتو كتابي قدانا ومنهج لجامعي لكردستان وأشن للبنان خرابتين شابي شكن يعني إما زين شاب لبنان يكون مرات العالم على شاب الله أشن شابي جزء خراب ويكم تني بارب كبير إما بيريس مادة كبير كخوانه ولا مكتب شيرين كات مادة كما مصابس كتاب خوانته بو الطلبة بشلو كان بو خوانته بس كتابين بو كمادة كبير كأتيكيتي جان بيت كمن دال فيركا لسرتاوه جان بريتي لما ما هنا كان جان استا جنجي ما قاعد زانكو نازل شلون قصب كات شلون بدويه شلون بنوسيه شلون بخونته شلون ما ملب كات اما انا اويك يما لمكتباتنا والله مادي علميه اخواني دكتور يعني دچين لا اخوانت كارانه با انش خصو راو سنجي خوان لسر با اخو گرنگي كتاب ما ممكن و او كاراني كاوندي و اقدار بن هاوري كانتان بوچي ناخوين يا بوچي اوندي كگرنگي با موديل گراو جلو برگ و مايكاب و اشتانه كو شيدا ماجي بكريدن اوند گرنگي با كتاب و خوين ونادن جناب خود ناس نو زور با كرتي اگر قصه كانت بكي درباز أحمد لكوليجي شريعة زور بخير بي كاريزان كسباس والله أكتب زانم أم صالة شوار مانجو بيز روجو ومن دروجة چند كتابة خويندوتوا والله بدقيقي نازم چند كتابة خويندوتوا والله خويندومتوا يعني برنامج خويندوم هي بخم بردام شمل خويندو بيما خويندو شتيكي ضرورية بو جياني همو كسيك بتايبت خويندكاري زانكو والله يعني شتيك بلهم ويكا أماجتان بيكر أو دستواجين بي غلط عن خويندكاري زانكو ناخوێنێتەوە چکە ئێمە خوێندکاری زانکۆین خوێنینەوە ویستمە پرسیارە دوای لە دکتۆر بکەم کە خوێندکارانی شەریعە ماشەڵڵا دکتۆر خوێنەرێکی جددی و باشن یعنی ئەوانەی کە لە کولیە شەریعە و ئەوانە ئەخوێنن مۆدێلگەرایەت ڕێنەر لە کۆلێژێکەوە ببوورە تا کۆلێژێکە پێم وایە بێت کە جیاوازی فەرقی بەڵێ فەرموو بەدڵنیاییەوە تەنانەت ئێمە من بۆ خۆم هەموو کاتێک کتێبێکم بەدەستەوە ئەگەر بچم بۆ کۆلێژ ینی جار هەبووە کتێبم نەبرد و ڕۆژێک بیرم چۆن نەمتوانێت کتێبەکەم برم لا مدەیەک هاو ڕۆژم ئوستازەکەمان نادۆ دەرسمان نەخوێندە خەفەتم خوارد کە کتێبەکەم پێ کتێبێکم لە کەسێکی دیکە وەرگرتەوە خوێندومەتەوە ئەوەش بۆیە بۆ بەرامبەر هەموو خوێندکاران چۆن لە شتێکی جایز نییە و شێ بڵێ بەڵام خوێندنەوە پێم وایە بۆ هەممان زۆر ینی تۆ پێت وانە لە نێو کولیەکەی خۆتدا لە نێو زانکۆدا بە شێوەی گشتی لە ئاز داوڕێکانیشتا خوێندنەوە تا ڕادێ
فراغی هەیە یان بۆ نەحز و غیابی هەیە لای هاوڕێکانت بێگومان منەوە هاوڕانی کە لەگەڵمانەیە لە یەک بەشەکەین ئەگەر هەشتا کەس ئێمەش بەگشتی قسەکەین بەڵێ ئەزانم تێگەم ئەگەر ئەو هەشتا کەسە بێنی بەراورد دەبین لەوانەیە لەو هەشتا هەشتی نەخوێنێتەوە با بەردەوامی بەرنامەی خوێندنەوەی نەبێت ئیتر خوێندکار هۆکار زۆرە بۆی کە نەخوێنێتەوە ینی بەعامی نەخوێننەوەی خەڵکیم پێم دەست خۆش ئەگەر بچیتنە لای ئەو بەڕێزش بۆی هەمویان کاتمان کەمە بتوان کە قسەی خۆیان من گەشتیان محەممەد بەشی ژمێریاری سپاسانەکەم من سەرتا لەوە دەست پێکەم ئیمامی علی قسێکی زۆر جواناڵەیە خوێندنەوە باخ و بێستانەوەی زانایانە ئێمە ئەگەر بمانەوێ خوێندنەوە زیادکە لە ناو کۆمەڵگایە دەبێت پەیامان هەبێ پەیامیش زۆر گرنگە بۆ گەیاندنی ئەو کەسانی کە ناخوێنەوە لە کۆمەڵگایە ماگە دیقەبێ لە ناو زانکۆ لە ناو پەیمانگەکانە ئەوەی کە من زۆر دیقەتیم کە ناخوێن و ئاشنا نەبوونیانە من کاتی خوێندکارێکە بینم ئەڵم بۆ ناخوێنێت ئەڵێ من تااقەتم نییە کتێبێ گرمە بەدەستمەوە من بەدیلم هەیە بۆ ئەم ئەڵم چۆن تۆ توانی گوێ لە میزیکێ بگری سەماعەکەی دەگوێ من کتێبی دەنگی تێمێ ئەگەر ئەم ڕێگایش ناتوانانی بەکاربێنی من توانم نامیلکی بچووکی بمێ واتە ئێمە بێ بیانەکان بڕین ئەوێ بەدیلمان هەبێ بۆ خوێندکارانە وەلگە خاڵێکی کە ئەگەر دیقەت بێ زۆبی خوێندکاران کە ئێوە ئاماژەتان پێ بایەق بە جلوبەرگ ئەیان لە ناو کوڕ و لە ناو کچانە ڕاستە ئەوە بایەخێکی گرنگشە لە ناویانە وە زۆر ئینتیمای پێن بەڵام ئەوەی کە گرنگ بێ ئەوان لی بێزارن ئەوەیە کە مادەکی خوێندنەکە وایان لێک دۆ لە کتێب ڕائەکەن ئاسانی مادەکەیە مەبەستە ئاسانی خوێندنەکەیە ئێستا باز لەوە دەکرێت کە کۆلێژی پزیشکی و پەرستاری ئەم مەجالیان زۆر کەمە کە بە دوای مۆدێلگەرایی و ئەو منافسەیە بگەڕێن بۆهۆی ئەوەی کە خوێندنەکەیان زۆر قورسە ناتوانن تەنها دەرفەتیویان هەیە کە بخوێنن کەواتە تۆ ئەمە بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە کە مادەکەیان ئەوەندە ئاسانە دەرفەتی زۆر شتیان هەیە بەڵێ ئەتۆ ئێمە پێچانش ڕوانەکەشی بە بڕوانین دیقەت بێ کاتی خوێندکارێکی بۆنە بەشی پەرستاریە خوێندنەکەیەوە قورسە بەلای ئەڵم مەجای کتێبخوێنەوەم هەر نییە من خواکە فریای خوێندنەکەی خۆمەگەم فریای کتێبخوێنە هەر ناکەوم واتە لێرەیە مادەکە وای لێ کردو قورسی کردو لایەوە بەڵام بەتاڵک ینی گەنج نییە بەتاڵین گەشتیار دیاریت کردو ئەم 4-5 مانگە چەند کتێبت خوێندەوەتەوە من ئەگەر وەکو سپاس بەخوای لە خوێنەوە باشم وام بدەیە کە لە 2009 خوێندنەوەم کردووە سپاس بخوان نزیکی 35 کتێب خوێندە زۆر باشە بچینە لای ئەو خانمە هێژایە ناوی خۆت و من ڤینۆس باپیر لە کۆلێژ بازرگانی سلێمانیەوە سەرتا دەستخۆشی لێ بەڕێز دەکەم و هەم بیستەر و بینەرانیش من وەک خۆم لە دەتوان بڵم دوو گلەیم هەیە یەکەم لە زانکۆ دومیش لە خۆمان ئێمە کاتێ دەچین لە زانکۆ تەمان لە نەڕەتیەوە تاکو ئامادەی بگرین بە کۆمەڵە ئامانج و هیوا دەچین بۆ زانکۆ بەوەی کە بتوانین لێوە بگرین بە ئامانجەکانمان بە هیواکەمان بەڵام بەداخەوە قسە دەکەم زانکۆ بۆتە شوێنی کەبکردنەوەی هیوا و ئامانجەکانمان من وەکو خۆم لە زانکۆ کە کاتێ دەمێ گروپی دروستکەم کە کاتێ دەمێ کۆمەڵە خوێندکار کۆ بکەمەوە بۆی بتوانە سەر مێز دەدانیشن و لەسەر کتێبە کۆمەڵە باس بکەین کۆمەڵە ینی لەسەر ئەو کتێبە گفتوگۆ بکەین بەڵام بەداخەوە ڕێگری زۆر زۆر هەیە لەلایەن کێوە ڕێگریتان لێکرێ مامۆستاکانتانەوە مامۆستاکان دەتوانین بڵین نا بەڵام بەداخەوە کوردستان هەمووی بەعام هەموو زانکۆکان لەلایەن لایەنێکۆ بەڕێوەدەستێک کە بەداخەوە ئەو لایەنە دەستی بەسەر هەموو زانکۆکان داگرتووە کە بکردنەوەی خوێندکارانش و دووەم خۆشمان ینی بۆچی دەبێ ئێمە خۆمان دنیا ڕنگ دەکەین کەواتە بە خۆمان هەستین دەستکەین بخوێنەوە هەر وەکو چۆن نووسەری بەناوبانگ کەیفی چۆمانی دەڵێ گەر ناتوانین بفریت ڕابکە کە نەشتوانی ڕابکەی بڕۆ کار نەتوانی بڕۆی گاگۆڵکەی بکە گرنگکەوێ نەوەستی کەواتە با ئێمەش نەوەستی خۆمان دەستکەین بخوێنەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین گروپا دروست بکەین لە دوای گروپەکانەوە بە خەڵکی بناسیین کە گرنگی خوێنەوە چۆنە بەجددی کە خوێندنەوە نەبێت زۆر باشە کۆمەلگا لە زۆر شتدا دەبڕێت دەستخۆش زۆر سپاس بۆ قسە جوانەکانت بەلای خۆی گەورە کاڵە کامەران خوێندکاری قۆناغی دوو کۆلێژی زانستی ئیسلامەکان ڕاست دەستان خۆش بە بەرنامە بەخێرەتنی کاک دکتۆرەکەم بەگشتی قۆناغی زانکۆ ئەو 4 ساڵە ینی کە قۆناغی زانکۆ 4 بۆ 6 ساڵ ئەکات بە شێوەیەکی گشتی کە خوێندکار پێات تێپەڕە بێ لەو ماوەیە کە خوێندکار پێات تێپەڕە بێ بە قۆناغێکە کە یعنی ئەبێ بە شێوەیەکی ئاسایی ئەو چەند ساڵە چاوەڕوانێک لێ خوێندکار لەو بوارەیە کە خۆی هەیەی پسپۆرێک لە بوارێکە وەرەگرێ ئەو پسپۆرە لە بوارە بەڵام ئەوەی کە چاوەڕوانەکرێت کۆمەلگا چاوەڕوانی لە خوێندکارەکە پسپۆری لە هەموو بارەکانە خوێندکار لە هەموو بارەکانە پسپۆری وەرگێ چونکە زانکۆ شوێنێکە بۆ بنیادانی کەسایەتی مرۆڤ ینی تۆ لەو 4 ساڵی کە لە زانکۆیە بنیادی کەسایەتی خۆتەنی بۆ داهاتوو بۆیە زەڕورە خوێندکار بەداخەوە ئەیڵێم ینی خوێندنەوە لە زانکۆیە بۆتە ینی ئەوەندەی کە نەخوێندەواری دیاردەیە خوێندنەوە دیاردە بۆیە زۆر باشە بوو ینی ئێستا حاڵی زانکۆکانی کوردستان وانە زۆر بە کورتی چی بکرێت کە خوێندنەوە کتێب بکرێتە دیاردە لای تاکەکانی کۆمەڵگا وڵی جا کێشەکە ئەوەیە کە مامۆستاکانی زانکۆش لەگەڵ ڕێزمان بۆ زۆرێکی کە زۆر شارەزان بەڵام مامۆستای زانکۆش خوێندنەوەی کەمە چ بووە بە خوێندکار ینی خوێندکار هەیە
لای ئاسایی ئەگەر ڕۆژێک بێت بۆ دەوام و پێڵاوەکانی مۆدلگەرایی و ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان و سوۆسیال میدیا بەگشتی چ ڕۆڵێکی بۆ لەوەی کە تەنانەت زۆر باشە دەست خۆش ببوورە گەربی بۆ عفو با ئەقسێ تەواوکەم ینی ئەوەی کە خوێندکار ینی لای ئاسایی ئەگەر بێتە زانکۆ ڕۆژێک مۆدلی جلەکەی لە ڕۆژی پێشووی بێ بەڵام لای ئاسایی لای زۆر ئاسایە کە ئاسایی نیە ئەگەر وابێ بەڵام لای ئاسایی ئەگەر لە شەو لە مانگێکە کتێبێک دەخوێنێتەوە پێغەمبەری خوا فەرمێ مرۆڤ دوو ڕۆژی لە یەک بچن مردن بۆ ئەو کەسێک کە دوو ڕۆژی وەکو یەک بەس ئەگەر هەستیتە سەر بۆی کامێراکە حەسەن محەممەد لە بەشی جیۆلۆجی زانکۆ سلێمانی زۆر بەخێر بێ سەلامەت بێ خوێندنەوە کە هەر ئینسانێک خوێنێتەوە ئەبێ بۆ دوو مەبەست بێت یان ئەوە تا بەرژەوەندێکی بێت لە خوێندنەوەیە یان ئەوە تانێ بۆ خودی خۆی بێت بەرژەوەندەکەت بەرژەوەندێکی مادی بێ مەبەستمە بگاتە پلە و پۆستێک یان بۆ خودی خۆی بێت بەپێی دراساتی تاز ئەوەی کراوە خوێندنەوە و زانکۆ بۆ بنیادنانی کەساتیە نەک بۆ بنیادنانی پیشێک لە دوای زانکۆ ئێمە ئەمە زۆر بەڵە تێگەیشتون زۆربەوە کەساتیمە بنیادنانێ لە زانکۆ بەڵکو هەوڵی ئەوە دێن لە دوای زانکۆ پیشێک پەیدا بکەین کە ئەمە قۆناغی دومی ئەو بابەتێ ئەو ڕێژەش کە ئەبینە بە نێوان خوێندکارانی زانکۆی ئەخوێن و ئەگەر بە ڕێژەی بڵێم 10% لەو 10%ەیە ئەتوانم بڵێم 8% ڕۆمان خوێنێتەوە 8% ڕۆمان خوێنێتەوە 2% ئەگەر لە پسپۆڕەکە بخوێنێتەوە گرنگترین بابەت لەوەیە ئەوەتان تۆ خۆت لە پسپۆڕێکدا شارەزا بکەیت هەر بوارێکی خۆت مەجالێک بێ حەز لێ بێت خۆت لەوە پسپۆڕکەی نەک ڕۆمان توانین 10% خوێندنەوەت بێت نەک هەموو خوێندنەوەت ئەنجا ئەو ڕۆمانش کە ئەبینم ئەی خوێندنەوە زۆربەی خوێندکاران لە چیە لەو ڕۆمانانە کە خەڵات گیانیان نەبردێتەوە یان کەساتێکی ناوبانگ نییە بەڵکوین کەساتێکە لەوانەیە 20 کتێبسی کتێبێ کەسێ ناسراویش بێت لە ناو خەڵکە زۆر باشە سپاس بۆ تەجوانەکانت بەناوی خۆی گەورە و میرەبان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بە خێراتنی کە خۆشت بناسیێنی مایکەکەش نزیکەرە و خۆشت بناسیێنە باش من کوێستانی ئیبراهیم خوێندکاری بەشی پەروەردە قۆناغی دوو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بە خێراتنی کاک دکتۆریشەکەم من ئەمەوێ لێرەیە بڵێم خوێندنەوە وەکو چۆن ئاو هەوا پێویستە بۆ مرۆڤ خوێندنەوەش ئاوا پێویستە خوێندنەوەی کتێب یعنی ئێوە ئەم ڕۆژەتان بۆی دانا بەڵام هەموو ڕۆژە پێویستە ئێمە لایەنی کەم ئەگەر دوو پەڕە نەخوێنینەوە پەڕێک هەر بخوێنینەوە خوێندنەوە واتە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا چجای بەتایبەت خوێندکارانی زانکۆ بۆیە ئێمە لێرەدا من پەیامی من بۆ ئەو خوێندکارانەی ئەڵەن ئێمە تااقەتی خوێندنەوەمان نییە با بتوانن لە ڕێگەی نامیلکەکانەوە یاخود ئەوەتە لە ڕێگەی مۆبایلەکانیانەوەکەوە هەموو کات بەدەستیانەوەی بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنن هەموو کاتێ با کاتێکیش بۆ بدەن قەیچێکە جاری وا هەیە کەسی وا هەیە 3 ساعت 4 ساعت لەسەر ئەنتەرنێتە لەسەر فەیسبووکە با بتوانێت ساعتێکیش بۆ خوێنەوە هەر لەسەر ئەو کتێبانەیەکەوە بە PTF دای ئەبەزێنێت ئەتوانێت کاتی پێ بدات ئەمە بیانەوە بەڕاستی بۆی کاڵێ من ناتوان بخێنەوە دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بەخێر بێ ئەمەل جەلال خوێندکاری کۆلێژی بازرگانی سەرەتا من لە پرسیارێکەوە دەست پێ یەکەم پێش ئەوەی بێمە ئێرە پرسیارم لە زۆر کەس کرد وتم کتێب چییە هەنێکیان پیان وا بوو هاوڕێیە هەنێکشیانتیان نەک هاوڕێ مامۆسایە بەڵام بە بیرڕای من کتێب ناوەندی ڕۆشنبیری و شارستانیە سەرەتا بۆ تاکی خۆمان دواتر بۆ کۆمەڵگا و هەروەها هەنێکیان پرسیارم لێ کردن تم کتێب بایەخی چیە لای ئێوە بۆ نایخوێننەوە وتیان ئێمە سوودی لێ نابینین بەڵام ئەگەر بینە سەر سوودی کتێب ئێمە ئەتوانین کللتوری زۆر وڵات بزانین تەنها لە ڕێگەی کتێبەوە تەنها لە ڕێگەی زۆر ڕۆمانەوە ئەتوانین لە هەڵەی ئەوانەوە ئێمە ئەو هەڵانە دووبارە نەکەینەوە ئەتوانین ئێمە ئەزمموی ئەوان وەرگین بێ ئەوە یعنی ئێمە بچوو بینێتە ئەو حاڵەتانەوە و هەروەها زۆر ڕۆمانمان هەیە نمونەی ڕۆمانەکانی ئەحمەد ئیبراهیم ئەحمەد وەکو ژانی گەل و بیرەوەری کە وامان لێەکان نیشتیمانمان بە جۆرێک خۆش بوێت لە ڕادە بەدەر زۆر سپاس بۆ قسە جوانەکانت بەناوی خۆی بەخشندە میهرەبان من دەنیز عەبدولەتیف ڕەشید خوێندکاری قۆناغی دووی کۆلیژ زانستی ئیسلامیەکان بەشی بنەماکانی ئاین سەرتا بۆ تێ دەست پێەکەم ئەڵێ هەر میلەتی واز لە کتێب خوێندنەوە بێنێت دەست لە هەموو شتی هەڵەگرێ بەدوای خۆراک ئاگەڕێ بەڵام میلەتی ئێمە بەدوای خۆراکی ڕەحمانە نەگەڕاین تەنها بەدوای خۆراکی خوارد ناگەڕاین و ئەگەڕنمە بۆی کە دایک باوکان سەرتا زۆر دەور ئەبینن بۆی وا بکەن کە مناڵەکانیان هەر لە مناڵیەوە
یانەوەنی کە بۆ گۆرانی و بۆ هەنێشت مناڵەکانیان هاانێن بۆ هاانە ناکە کتێب بخێنەوە و پاشان قوتابخانەکان بەجددی یعنی فێرمان ناکەن کە ئێمە هی نەزانکۆ ناتوانین راپۆرتی پێشکەش بکەین هەموو گیانمانە دەرزێک کە هەڵاسی راپۆرتی پێشکەشەکەین ئەگەر لە قوتابخانە فێر بکرین کە هاتی نەزانکۆ هەم ئەتوانین کتێب بخێنەوە هەم ئەتوانین راپۆرتی و سیمیناری زۆریش پێشکەش بکەین و دەستخۆشتان لێکم و زۆر سپاس زۆر بەخێر بێن سپاس بۆ پەیوە جوانەکانتان ماشەڵا هەمووتان هەستم کرد دکتۆر کە خوێنەر بوونیان لێ چۆڕێ قسەکانیان زۆر جوان و ڕێک و پێک و دانسقە بوون سپاستانەکەم دکتۆر ئەم قوتابی ئازیز و خۆشەویستان کاریەکەیان با بڵین 15-20 کتێبیان خوێندەوە کە بۆ کۆمەڵگەیمە زۆر یانی لە چاوەی کە من قوتابی زانکۆ پێی وتوم ئەگەر نەنکەم بمرێ لافیتەکەی ناخوێنمەوە ینی ئەوەندە ڕقی لە خوێندنەوە بووە ئەمانە چی بکەن کە دەستی هاوڕێکانی تریان بگن ئەگەر وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بە ئیمامی عەلی یەک کەس هیدایەت دەی وەکو هەموو دنیا دین کرد بێ بێگومان کتێبی یەکێکە لە ڕێگەکانی هیدایەتدانی مرۆڤ بەرەو خواناسین و خۆناسین ئەمانە چی بکەن لە پێناو ئەوەی کە هیچ نەبێ یەک تاک لە کۆمەڵگەکەی خۆیان بەرەو خوێنەربوون و بەرەو کتێب ڕابکێشن سەرەتام سوپاسیانەکەم بەڕاستی پێ خۆشحاڵ بووم کە وتەکانیان جوان بوو ئەوەش وتی جوانیش گزارش لە فکر و بیرروبۆچوون و ئایدیای ئەو کەسە ئەکات پێم باشە ئەم بەڕێزانە هەوڵدەن لە زانکۆکانی خۆیانە کەم پێش هەموو شتە گروپی خوێنەوە دروست بکەن دۆستانی کتێب دروست بکەن کتێبخانەی گەڕۆک دروست بکەن کە ئەو کتێبخانەیە لە لای کەسێک بێت وەکو لە مثلا لە جانتایەکە ئەتوانە کتێبانتان پێ بێت کە کەسێ بیدەنێ بخوێنێتەوە بیبا و بخوێنێتەوە بهێنێتەوە ماگانە کتێبێک کەسە مەسەن بە بڕێ پارە بەشداری بکات گازار ناریش بێت دەکەس بن 10,000 کاتوان مانگ کتێبی پێ بکڕن لە کوردستان گروپێکمان هەیە گروپی نمای ناوە کە هەر کەسێک ماگانە بەشداریەکە بە 25,000 دینار توانیمان تا ئێستا هەزاران کتێب طبع کتێبە هەیە 5,000 طبعەکە بە خۆڕش دابەشێکن لێوە کۆ بنەوە بەیەکە و گروپێ دروستکەن لە بەشەکانی خۆتانە بۆ هەندانی کتێب بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیریە کە لەگەڵ کتێبە هاوڕێگانی خۆتان ئاشتکەنەوە چونکە بەڕاستی کتێب مامۆستایە کتێب باشترین هاوڕێیە کتێب بەعنی زیندگی ڕۆحە کتێب ئەو ئاسوەیە کە ئێسان لەوێەوە هەموو جوانەکانی بوونەوە ئەبینێت زۆر باشە دەست خۆش زۆر سپاس دوای پرسیارمان بۆ بەڕێزێ بزانین بەدەر لە خوێندنەوەی کتێب تۆ خۆ وەکو مامۆستایەکی زانکۆ ئاتی زیرەکی خوێندکار ئێستا لە چ ئاستێکدایە بە تایبەت خوێندکاری زانکۆ بڵێن خۆی زیرەکی ئێمە هەمومان ئەم کەسێ لە ئێمە بە شێوەیەکی گشتی باسەکەم کوڕی ژنگی خۆیەتی هەموو کەسێک ئێمە بۆ لە زمانی ئێمە بۆ خوێندنەوە ئەوەش ئێمە گەڕاین ئێمە هەنە دراین ئێمە کۆمەڵێک کەسە بن کە ڕابەر بوون حەزمانکە ئەوکو ئەوان بین من ساڵی 1995 لە پۆلی چوای سەرەتایی بووم چون بەڵێ مامۆستا محەممەد شارەزووری وتم کتێبم درێ بیخوێنمەوە خۆمە کتێبخانەی گەورەمان هەبووە ساش لە سلێمانی چێک کتێبخانە گەورەکانی سلێمانی من باوکمە کە هەزاران کتێبی تایە و 100 مەتری مربع بەس کتێبخانەیە لە ماڵی منە بەڵام کە چووم تەمە کاتە کتێبەکانی مامۆستا حەبیب محەممەد سەعید هەبوو فاروق ڕەسوڵیحیا هەبوو حەسەن پێنجوێنی هەبوو مامۆستا ئەحمەد کاک محمود هەبوو من هەموو خوێندبەوە هەچی پێوتم خوێندبوومەوە یەک کتێب مابوو کتێبی ڕۆڵی شیرینی هینی ئیمامی غەزالی هەنی بۆ منێک لە پۆلی چواری سەرەتایی بووم بەڵام ئێستا من قوتابیم هەیە لێ پرسم لە کۆتایی ساڵە چیت خوێنێتەوە لە ساڵێکی تەواو یەک کتێبی نەخوێنێتەوە ئێمە زیرەکی لە چیەوە دەست پێ دەکات مامۆستای زیرەک چونکە ئەو قوتابیانی ئەمڕۆ ئەوان ئاستێن بەو شێوە نزمەس بێنە بن مامۆستایەکی ئازنزم خۆر ئەوانە نەبنە ماجستێر و دکتۆرای ئەبن مامۆستا لەبەرەوە ئاسی زیرەکی لاوازە لەبەر ئەوەی کە خوێندن لای ئێمە ئەو گرنگیی نەماوە سیستەمی خوێندن بەڕێزە ئاژەی پێکە زۆر دواکەوتووە ئێمە زانکۆکانی ئێمە داوێت لیژنەیەک دروستە بێت لە خۆی کۆمەڵ کتێبەکە بە منهەج یا منهەج ئەگۆڕن منهەجەکانی ئێمە زۆر دواکەوتون ئاستی زانکۆکانمان زۆر دواکەوتووە هیچ ئەبدێتیە نییە لە مامۆستا و لە قوتابی و لە قسم لە زیرەکی و لە معلوماتی مامۆستا و قوتابی و ئاسی زانکۆکان قوتاب ئێمە لە کۆلێژەکە ئێمە کتێبخانەکەمان لە ژێرزەمینێکە کە ئەچی بێ چاو نابینێت شوێنێک زۆر ناخۆش بەڵام ئەبینین لە وڵاتانی پێشکەوتووە کتێبخانە خۆشترین شوێنە کە شوێنێکە سەندەڵی دریتە ئاکرێتەوە لەبەرەوە ئاستی زیرەکی قوتابیان پەیوەستە بە خوێندنەوەیان پەیوەستە بە منهەجێک بەڵام لەگەڵ ئەوەش با ئێکشتان پێ بڵێم داوتێ من ئەوەیە کە هیچ زانکۆیەک نییە فیلمۆسەفات بێت ئەوەیەکی من فێری بووم نە بەرهەمی زانکۆکانە من لە باشترین زانکۆیان خوێندومە لە دەرەوەی وڵات بەڵام لەگەڵ ئەوەیە بەرهەمی خۆم زیاتر بووە بەرهەمی خوێندنەوەی خۆم بەرهەمی زانستی خۆمە زیاتر لە خوێندنی زانکۆم بەڵێ بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ بەڕێزانەکەین کاتمان نییە کاتەکەمان زۆر کەم بوو داوای لێبوردنتان لێکەین
بینەرانیازی و خۆشەویست پەیامنێر هاوکارمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵ و راپۆرتێکی بەوان دەکوتین وا دیار ڕۆژی ڕابردووش پێشانگایەکی کتێب و داشکان بۆ کتێب کراوەتەوە پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنە وڵاتان بۆ تەواوکردنی بڕگەی سێمی بەرنامەکەمان. لە ڕۆژی جیهانی کتێبدا خولی گۆڵدن کۆرس بە هاوکاری کتێبخانەی گشتی چەمچەماڵ پێشەنگایەکی کتێبی بۆ خانەی چاپ و پەخشی ڕێنما بۆ زیاتر لە 1000 ناونیشانی جۆرا و جۆر و لە بوارەکانی ئاینی پەروەردەی مێژووی سیاسی فەلسەفی و گەشەپێدانی مرۆیی کردەوە. ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانیشکردنەوەم جۆرە پێشەنگیانە بە گرنگ دەزانن و ئاماژە بەوەش دەکەن پێویستە لە ساڵێکدا چەند جارێکم جۆرە پێشەنگیانە بکرێنەوە و بوارەکانی دیکەش لەخۆ بگرێت. هەڵبەت کتێب بە هەرخۆی لە خۆیان لە سەر ئاسی جیهانە یەکێکە لەو شتانی کە بەهایشی گرنگی هەیە لە بەرەو پێشبردننی ئاسی هۆشیاری و بیر و فکری ئینسانەکان لە کوردستانیش بەداخەوە بەهۆی ئەم پێشکەوتن و تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە تا ڕادەیەک خوێندن و کتێب پاشەکشی کردووە بەڵام دوجارکردنەوەی پێشەنگای کتێب لە شار و شارچکەکان ئێستا ئەمڕۆژ لە قەزای چەمچەماڵکان پێشەنگایە کراوەتەوە هەنگاوێکی باشە بۆەوەی کەلانی کەم جاروبار خوێنەران یاخود هاوڵاتیان بیری ئەوان بێتەوە کە کتێب بخوێنەوە یاخود کتێب بکڕن. ئەم جۆرە پێشەنگانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە دەستخۆشی ئەەکەین لە ئەم جۆرە پێشانگیانە هەتا حدێک ئاشبوونێک و ئەکات لە نێوان خوێنەر و پەرتوکەکانە بەڵام بەداخەوە هەست ئەەکەین ناڵێن 100% بەڵام ڕێژەیەکی زۆری ئەو پەرتوکانت دەکرێنەوە ئەم پێشانگیانەوە کەوا ڕەوازیان کەمە لە دەرەوە. دەستخۆشی لەو کەسانەشەکەم کە ئەم جۆرە پێشانگیانە ئەکەنەوە بەڕاستی پێویستە بە شتێکی زەڕوری ئەزانم لەم ڕۆژەشدا کارێکی زۆر باشیان کردووە دەستخۆشیان لێکم کەوا بزانم بۆ ماوەی 2 ڕۆژیش بەردەوام ئەبێت. دڵخۆشم ئەمڕۆ بینیم کۆمەڵە گەنجێکم بینی هەستەکەم خوێنەر هەیە لە چەمچەماڵە گرنگی بە خوێندن ئەیان ئەوە جێگای دڵخۆشی و دەستخۆشیە هیوادارم ئەم جۆرە پێشانگیانە بەردەوامی هەبێت. بڕیارە پێشەنگاکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت و ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانی تاکو و 7 ئێوارە بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. سەرپەرشتیاری پێشەنگاکەش باس لەوە دەکات ئامانجیان لەکردنەوەی پێشەنگاکەیان بەرزکردنەوە یاستی ڕۆشنبیری خوێنەران و ئاشکردنەوەی خوێنەر و کتێبە کە لە ئێستادا تا ڕادەیەک چون و توێژە جیاوازەکان بە هۆکاری جۆرا و جۆر لە خوێندنەوە دوورکەوتونەتەوە. دیارە ئەمڕۆ ئێمە کاتژمێر 9 و پێشەنگایشی گەورەی کتێبی بۆ 3 دەستگای گەورەی کتێب کرایەوە لەلایەن بەرپرسانی حکومی و حزبی و خەڵکیی زۆر ئامادە بوون وەکو ڕێکخراوی گۆڵدن کۆرس لەگەڵ کتێبخانەی گشتی چەمچەماڵ پێکەوە ئەو هەستان بەو بابەتە دیارە کتێبەکانیش دانیشتگاندنی لە 25 و 140 تایەتی زیاتر لە 1000 ناونیشانی تایە و کتێبی نوێن بەشێکی زۆر کتێبی تازە چاپکراوی تایە کە تا ئێستا نەکەوتوتە بەردیدەی خوێنەران. پێشەنگای کتێب لە هەر کات و ساتێکدا بێگرنگی تایبەت بەخۆی هەیە بەڵام لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی لە ڕادەبەدەری تەکنەلۆژیا و سەرقاڵی گەنجان و خوێندکاران بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گرنگیەکی زیاتری هەیە و ئەم جۆرە پێشەنگایانش هۆکارێکن بۆ ئاشبوونەوەی خوێنەر و کتێب لە ئێستادا. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بەڵێ بینەرانی بیسەرانی خۆشەویستی پەیام ئەمڕۆ 23 چوارە ڕۆژی جیهانی کتێبە زۆرن ئەو کەسانی کە خوای گەورە بەهرە و یەکێک لە ئەندامەکانی جەستیان لێسەنێتەوە دەیان بەهرەیتریان بڕواکرێتەوە. ئێمە هەمیشە گوتومانەشەی داوانی کە بە ئەنقەز نەخوێنەوە یا بۆونە نایانەوێ خوێنەر بن نایانەوێ مەعریفە کۆ بکەنەوە ئەوانە بێگومان کوێرن ینی خۆ کوێر هەرەوە نییە تۆیانی چاود نەبێت کەسێک کە ڕێی خۆی نەزانێ ڕێی خۆی ون بکە ڕێی خۆی بەرەو شوێنێکی خراپ بەرێ بێگومان ئەمە نابینایە. میوانی تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بەڕێز پارێزەر شانە و پێشڕە و کە خوێنەرێکی نابینایە و تا ئێستا دەیەها کتێبی جوان جوانی خوێندۆتەوە و لە ڕێی خوێندنەوەشۆ دەتوانیوێتی تا ئێستا بەردەوامی و برەو بەکاری پارێزەرایەتی خۆی بدا بەڕێز شانە و پێشڕە و زۆر بەخێربێی سپاس بۆ ئامادەبوونت گەورەت کردین. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش پێ. زۆر سپاس کاکشانە ئەمە پێم بڵێت بەڕێزت وەکو نابینایەک چۆن دەخوێنیتەوە شێوازی خوێندنەوەی تۆ چۆنە؟
پێش هەموو شتێک من پیرۆزبایی ڕۆژی جیهانی کتێب ئەەکەم لە هەموو خوێنەران و پەیامی ژەدەین بەگوێ ئەوانەی کە ناخوێننەوە کە ئەمڕۆ بکەنە ڕۆژێک کە بیر بکەنەوە بخوێنەوە ناڵین بخوێنەوە جارێ ئێمە پێیان ئەڵێن بیر بکەنەوە بخوێنەوە وەکو قۆناغی یەکەم بۆ خوێندنەوە لە توێژی نابینا کەسی نابینایان خاوەن پێداویست تایبەت بە تایبەتتر نابینا بێگومان شێوازی خوێندنەوەی جیاوازە بەڵام بە خۆشحاڵیەوە لەگەڵ هەموو قورسیانەی کە بۆ خوێندنەوەی کەسێکی نابینا لە کتێبێکا دروستە بێ بە خۆشحاڵیەوە لە ناو توێژی ئێمەیە زۆرترین کەسی خوێنەر هەیە لە کتێب و لە بوارە جیاوازەکانی خوێندنەوەیە دیارە ئێمە بە چەند شێوازێک ئەخوێنینەوەنێ یەک لە شێوازە گرنگەکان لە ڕێگای دەنگەوە کتێبە دەنجەکان تۆمارەکرێت دیارە من ئەوەش باسکەم کە من خۆم لێرە کە قسە ئەەکەم بە ناوی ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستانەوە کە لێپرسراوی پەیوەندەکانم لەو ڕێکخراوە ئێمە لە ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستان ستۆدیۆیەکی دەنجیمان هەیە لەم ستۆدیۆ دەنجیە کتێبەکان لە بوارە جیاوازەکانە چ کتێبی لە ڕۆمان بێ یان کتێبی ئاینی بێ فەلسەفی بێ زانستی بێ یان هەر بوارێکی تر بێ ئەم کتێبانە ئەخوێنرێتەوە بە دەنگ و لەسەر سیدی تۆمار ئەکرێت و نابیناکان لە ڕێگای گوێگرتنەوە گوێ لە کتێبەکانەگرن و سوودی لێوەرەگرن وەک نەک تەنها بۆ نابیناکان بۆ خەڵکانی تریژانی تۆ لە ناو ئۆتۆمبیلەکەت لە شوێنی کارەکەت هیتفۆنەکە لە جیاتیوی گوێ لە گۆرانیەک بگری توانی گوێ لە کتێبێک بگری کە ئەمە ئاسانکاری خوێندنەوەیە بۆ کەسانی کە تا ڕادەیەک ناخوێندنەوە یان بێزارن لە خوێندنەوە یان نایانەوێ ڕێگایەکی کەی خوێندنەوەی نابینا نووسینی برایلە کە نووسینێکی زبرە ئەگەر تێبینیتان کردبێت لەسەر و پاکەتی دەرمان و ئەوانەی کە لە وڵاتانەوە دەرئەچن ئەو نووسینە هەیە و کەسی نابینا ئەڵێت کە ئەمە چ جۆرێکی دەرمانە یان چۆن بەکارەهێنرێت ئەو بەو شێوازە و ئەمە ئێستا کتێبیش هەیە بەو شێوازە نووسینە لە کوردستانە ئەم جۆرە لە ڕێگای دووەمان هەیە بەڵێ ئێمە لە کوردستانە ئەم جۆرە لە ڕێگای دووەمان هەیە بەڵام پێویستی بە پەرەپێدانی زیاترە پێویستی بەوە هەیە کە زیاتر پەرەی پێ بدرێت لە برەوەی ئەمە پێویستی بەوەیە خەڵکانێکی زیاتر لەسەر ئەمە ڕابهێنرێن بۆی بتوانن کتێب بەو شێوازە بنووسنەوەوانێ و هەم لە نابینا و هەم لە خەڵکانی ئاساییژانی بۆنە با خەڵکانی ئاساییش فێر بێت وەکو نابینایە ئەتوانن ناوی ئەو دەرمانانە بخوێننەوە ئەگەر ئەو کتێبانە کە نووسینی برای ئەو با بڵین ئەو دەرمانانە کە نووسینی برایلی لەسەر بێ طبعا نووسینی برایلیش بە هەمان شێوەی نووسینی ئاسایی چەند شێوازێکی هەیە ئەتوانی بە ئینگلیزی بنووسیت بە عەرەبی بنووسیت بە کوردی بنووسی کە بە خۆشحاڵیەوە ئەگەر نەڵێم هەموو نابینایان لەبەرەوەی ڕەنگە هەموو نابینایان ئەوەیان پێنەگەیشت بێت کە سوودمەند بن لە فێربوونی نووسینی برایل لەبەرەوەی لێرە زۆر گرنگی پێنەدراوە بەڵام زۆربەی نابینایان بەڵێ ئەتوانن کە بە هەر سێ زمانەکە هەم بە کوردی هەم بە عەرەبی هەم بە ئینگلیزی کە زۆرینەی دەرمانەکان طبعاً ئێمە ئەزانین ئەگەر ئینگلیزی بێ بە ئینگلیزی لەسەری ئەنووسرێ بەڵێ ئەتوانن بخوێننەوە بزاننەوە شێوازێکی دەرمانەوە زۆربەی نابینان هەرسێ زمانەکە شارەزان ئەگەر بڵێم ئەمەش بە هەمان شێوەی توێژەکانی تر بە ئێمە واقعی بین لە ناو نابینایانیشا چۆن چینی خوێندەوار هەیە لەوانەیە کەسێکیش هەبێت لە ئاستی خوێندنا زۆر نەگەیشت بێتە ئەو ئاستی کە بتوانێت هەموو زمانەکان وەکو خۆی بزانێت بەڵام ئەو نابینایانەی بەڵێ کە خوێندنیان تەواو کردووە کە گەیشتون بە پلەکانی خوێندن کە بە خۆشحاڵیەوە زۆرینەیەکی زۆرن لەگەڵ هەموو قورسەکانی ژیانیانە چەندین نابینامانەیە لە بوارە جیاوازەکانە خاوەنی شەهادەی نەک تەنیا بەکالۆریۆس ئێستا شتێکی ئاسایی ئێستا بەرەو ماستەر و دکتۆرا ئەڕۆن کە ئەمانە هەمووی جێگای خۆشحاڵیە بەڵێ ئەتوانن نووسینی ئەو کتێبانەی کە تا ئێستا بەو شێوازی دووەمە نەکراون نووسینی نازان برایل یام نەکراونەتە دەنگی ئێوە گەر بتانەوێت سوود بۆ منە لە کتێبێ وەربگرن چۆنی ئایا لە ماڵەوە یان هاوڕێکان تەنیا کەسی در بۆتانە خوێنێتەوە یان ڕێگای ترمان هەیە بۆ ئەوەی کە تۆ ئەگە کتێبێک بە شێوازی برایل نەنووسرابێت و بە تۆماری دەنگیش تۆمار نەکرابێت چۆنی سوود لەم کتێبە وەرەگرن بەڵێ وەک ئاماژەم پێکرد دوو ڕێگاکە یەکیان تۆمارکردنی کتێبە دەنجەکانە کە ئەمەش ئێمە لە ڕێکخراوی خۆمان یەک ستۆدیۆمان هەیە
و یەک خوێنەریشمان هەیە بەڕاستیش ئەمە تەختیەی ئەو زۆری کتێبە و ئەو تمۆحی کەسە خوێنەرەکانی ناو نابینا ناکا کە بەردەوام یەنە لای ئێمە یەنە ڕێکخراوەکە ئێمە کوا کتێبی تازەتان چ کتێبێکی تازە چ کتێبێکی نوێتان هەیە ئەمانە هەمووی بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە بەڵام لە هەمان کاتیشە جێگای ناخۆشیە بۆ ئێمە کە ناتوانین هەموو کتێبەکانیان بۆ تۆمار بکەین بەڵام ئێستا ڕێگای تریش هەیە کە ئەم جۆرە جیهازانەش نەهاتۆتە کوردستانەوە یان بۆ نمونە ئەگەر بێتیشە کوردستانەوە تعریف نەکراوە بۆ کوردی کە تۆ ئەتوانیت لە ڕێی کتێب جیهازێکەوە کە پەڕە کتێبەکانی لەسەر دائنیت پەڕە ئەتوانێت بۆت بخوێنێت ئەوانێ کە ئەمەش ئەگەر هەم جیهازەکە پێویستە زیاتر پەرەی پێ بدرێ و هەم لە کوردستانیشە ئەو شتانە زمانی کوردیتیا تعریف نەکراوە لە هەمان کاتیشە بۆ ئەوانەی کە زمانی عەرەبی و ئینگلیزیان باشە و تا ڕادەیەکیش کوردی لەبەرەوەی ئێستا ئێمە کتێبخانەی خۆمان یوتیوب چەناڵمان داناوە بە ناوی یوتیوب چەناڵی کتێبخانەی شنەوای دەنگی ئەتوانیت لە ڕێگای یوتیوبەوە زۆر بە ئاسانی چۆن سێرچ ئەەکەیان ئەگەڕیت گۆرانیەک ئەدۆزیتەوە یان چوزانم مۆدێلێکی ئەمڕۆ دۆزیتەوە بۆ ئەوەی کە کاتی خۆتی پێ بەسەربەری ئەتوانیت لەوێشەوە گوێبیستی کتێبەکانبی بە ئاسانترین شێواز. بەڵێ زۆر بەڕێز شانەوە پێشڕە و زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ئەو کاتە بەنرخی خۆت کە بە ئێمەت بەخش زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتن و بەردەوامیشتان بۆ خوازیین خۆشحاڵ بووین سپاس. بەڵە بەڕێزان تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا سبەینێ پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ. سپاس شەیدا خواتان.